السلام عليكم ورحمة الله وبركاته. طلابة خديل وبن هر جهة هين ليبن تندرستيا وإشلا باش بد هين نوكاي برف روجيا پنجه وچن ام جدي پاشي و پنجه خود حس کتم دیف شو دست پکش کردستان 24 لیل دست پک مدویت تشتکی بچیک بحث کم گریدای فرموده که پیغمبر صلی الله علیه و کو رنگ جنیا صحيح بس زيادتر يعني ضعيفة ونيا مقبولة ليه هر أخفت نكا جانا أكيد بيجن دسبيكاوي رحمته نيفكاوي مغفرته دموهيكاوي ادخل من النار يعني آذاكرناش أجري جهنمي أم ده روجت أولي أم يتناف ده روجت الرحمة داينا دلوفاني هندي شو بالدلوفاني بيكودوبن ده خداي دلوفاني خود قال مضاف كتب رحمة خود إن شاء الله. أنت السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. السلام عليكم ورحمة الله وبركاته. بو همو أبينراني كإستا بديار برنامج بارشيف وكشيء بينجمع دانشتنو لقل إما بوي كدزانين إما همو شوك لقل موسطايكي آيني يعني لتوريكي ديكا يا أوي سود خوانك من لقل دبيت مناجات بيجك من لقل دبيت يا أوي توريكي تندرستي من هي توريكي ورزشي من هي أو توراني كا بيوندن بام مانجوا وادتواني سوديان لور بقرين وارين ماي من بيدن كلام مانجا شون رفتار بكين لقل أو هەڵسو کەوتانی کە هەمانەوەکو وەرزش کردنە یاخود وەکو حاڵەتە تەندروستیەکانە بۆیە هەموو ڕەنگە بۆیە ئێوە لەگەڵمان بن تا کۆتایی پارشیف بۆی کە بابەتە جوانەکان کە ئامادە کراوە بۆتان ستافی بەرنامەی پارشیف ماندوو بۆ بۆتانی ئامادە کردووە بینەری بن بۆی کە سوودی لێوەرگرن. بسم الله و دێ پاشی بەخۆ دەست بێت با دەست پێ بکەین و بەڵێ با لە سەرەتاوە باسی کەمی خواردن بکەین ئەو خواردنی کە زۆر تایبەتیشە لە مانگی ڕەمەزانە و سەر هەموو خوانێک چ لە پارشێوانە چ لە بەربانگانیشە هەر هەیە ئەوە خورمایە با بزانین لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان خواستی هاوڵاتیان لەسەر خورما بۆچێونە زۆریشە بێت بیناتە گەل خورمێ و قەسپاچۆیە زۆریش باشە گەلە حەجەتکەم نەتنێت هەیوا ڕەمەزانێدا يعني درفي رمضان يجي مروفي هبت مول بيت في راس جا جبان خواردني خورما لقل ماستا كبربانغا كيتو زور بلزت خوشة من لقل ماستا زورم حزله ترنا زارم نخوريه نتخوارد تاقي كروزان چان خوشة جا باباس لو بكين كبجوريك او كساني كاري فروشتني خورما اكن دلين كان رمضان شاركي زوريان لەسرە ماشاءڵڵە بازاڕیان هەیە خوارست قیامەت هاوڵاتیانیش لە ڕووی ئاینی و تەندروستیەوە گرنگی با خواردنی خورما دەدەن با پێکۆ جیاواز لە ڕۆژانی ئاسایی کڕیارێکی زۆر دەوری دوکانەکەیان داوە ئەو تەنها خورما دەفرۆشێت بەڵام خواست لەسەر ئەو کاڵایی لە دوکانەکەیدا دەیفرۆشێت لە ڕەمەزاندا جیاوازە لە ڕۆژانی ڕابردوو شیروان عومەر دەڵێت لەگەڵ هاتنی ڕەمەزان بازاڕی ئەوان گۆڕانکاری بەسەردادێت بەڵام ئەم ساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و بەرزی بەهای دۆلار بازاڕیان وەک ساڵانی ڕابردوو نییە چەندەها جۆری خورماش لە دوکانەکەیدا نمایش کردووە و هاوڵاتیانیش بەپێی حەزەکانیان بۆ جۆرەکانی خورمایەک دەکڕن تا خوانی بەربانگی پێ جوانتر بکەن وەکو خورمافرۆش ڕەمەزانان دایمە سانسۆرێکی زۆرمان لەسرە بەڵام بە حکمی ئەوەی کە ئەمبارە ئابووریەوە ئەم نەخۆشیە هەیە تۆزیە بۆ ئێمە قورسە مەسەلەن سەعرە گۆڕێ لە پڕا دۆلار فەرقی کردووە ئەم شێوازانە هەیە لە بازارە بەڵام بە ئەم خواردەمەنی لە ڕەمەزانە سانسۆری لەسەر و سەرفیشە بێ بەڵام خورماکە ئێمە زیاتر سانسۆری لەسرە بێ و سەرڤوونی زیاترە لەبەرەوەی خەڵک ڕۆژی پێشکێنێ وانێ خەڵک دەتوانێت بیکا بەخێر هاوڵاتیان لە ڕۆژانی ئاسایی جگە لە ڕەمەزان گرنگی بە خواردنی خورما دەدەن بەڵام لە ڕەمەزاندا ئەو خواستە بۆ چەند هێندە زیاد دەکات چونکە بەشێکی زۆری موسڵمانان ڕۆژوەکانیان بە خورما دەشکێنن مەسەلەی ڕەمەزان کە خەڵک حەزی خورماکە یەکی لەوانە گرنگە سنەتی پێغەمبەرە پێغەمبەری خوا ڕۆژیشکان و بە خورما ئەوە بەڵای من شتێکی جوانە بەڕاستی شتێکی پیرۆزە لەبەر ئەو سنەتەی خەڵک زۆر بەجێ بەجێکە ئەنجا دەمی شیرینەکە ئینسان لەبان چاوەرە دەمی تاڵە بێ ناخۆشە بێ ئەو شیرینەکە و تامێکی تایبەتی خۆشی خورما وەکو فرۆشیارانی خورما باسی دەکەن خواستی هاوڵاتیان لە سەرەتای ڕەمەزان تاوەکو ناوەڕاستی ئەم مانگە بۆ خورما گۆڕانکاری بەسەردادێت
بە جۆرێک لەو کاتانەدا خواز لەسەر خورمای بەرخی عەرەبیە کە خورمایەکی شلە، بەڵام لە دوای 15 ڕەمەزان زیاتر خواز لەسەر خورمای وشکی فەڵەستینیە. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. هەفکۆرێمە هاوژینی دمایی کە بەحسێ یعنی ناوبانگترین تایبەتیژی خورمەت نوکەت ناو بازاریدا خورما فەڵەستینی حتا ئەوژ هەندێک جارە یا سیاسی هاتیەکردن بۆ نمونە هەندێک بێژن خورما ئیسرائیلی هەندێک بێژن خورما فەڵەستینی ئەخۆژی هەر یەک جوورە خورما کۆلاوە ڕاستی یعنی ئامۆزنە بەڵێ گەورەیشە بەسە یەک دانی بە مەزەندەی سێ دانێ تقریبا ڕەنگە زیاتر ژیوت ماشاءالله ئەمەسەن عجوەیە بچیکە بەس با ئیسلامی داهاتیە بەحەسکردن یا خودێ وێجا ئەمە بەحسێ بابەتێکی گرنگ کرد ناو هەیڤا ڕەمەزانە پیرۆزدا کو خورما و خوارن و ئیشڵا سەحەتەوە هەرە باش بێت بەس ڕەمەزانە پیرۆز باشە بەس ڕۆژیگرتن و استیغفار و تەڕەویحن یانژی ڕەمەزان گەلە شوێ ماسترە و ئەم هەزر تێدا یان هەر ئەوەیە بڵێن اللهم لك صمت وعلى رزق افطرت وعلى صوم غدا نوي الذهب الظما وابتلت العروق وثبت الاجر ان شاء الله يعني هەروەنیە تینوتیمان بشکێت برسێتیمان بشکێت یان بەڕۆژوو مەسەرە پرسگەری فێری ئەوەیە گەلە وڵاتی هۆسە هەزرکن گەلە مسلمان و سازرکن دا ئەم وی بابەتی زێدەتر شرۆڤەکین دەبێت دوی بواریدا میوانێکی تایبەتمە هەبێت دکتۆر قاسم سیوەلی پسپۆرێ شریعەت و مامۆستای زانکوێ ئەڤرود گەلمەدا میوانە دکتۆر تو گەلە بخێراتی ڕەمەزانەوە پیرۆز باشی واخیر پیرۆز بێ لە هەموو لایە زۆر سپاسش قورتانەکەم زۆر سپاسش قورتانەکەم زۆر سپاس دەکەم پیرۆز بێ لە هەموو لایەک دکتۆر هەموو هەر دەستپێکیان بەحەسکین خۆ دیارە گرنگترین ئەرک هەیڤا ڕەمەزانە پیرۆزدا ڕۆژی گرتنە بەری ئەم بابەتی دی بەحەسکین کات چ دی زێرەتر تێدا هەیە ڕۆژی گرتن ئەسڵێوی چاوات ئیسلامی داد قورئانە پیرۆز داهاتیە بەحەسکردن یعنی پێناسەیە کورت ڕۆژی گرتن تایبەتیژی ئەو ئەرکێ گرنگ کرد سەر ملێت موسڵمانەتەوە چاواتیە بەحەسکردن ئەم ئاەت و فەرموودە بەحەسکین بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على سيدنا ونبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين سرتا پیرۆزبایی مانگی پیرۆزی ڕەمەزان لە ئێوە و خۆشەویستان و بینەران و هەموو مسلمانانەکەین هیوادارین خوای گەورە بیکاتەمای خێر و بەرەکەت بە وڵاتەکەمان بەتایبەتی کوردستان بەنسبەت معلومی جنابتانە و فەرمووت ئەساسیات لە مانگی ڕەمەزانە ڕۆژوگرتنە ڕۆژوگرتنی لە شریعەتی پیرۆزی ئیسلامە ئەگەر بە کورتی ئەمە پێناسێکی بکەین ڕۆژوگرتن بریتێ لە چی بریتێ لە خۆگرتن لە ئەو شتانی کەەوە ئەڕاتە ناو گەدەی ئینسانەوە لە دەمیەوە و هەروە خۆگرتنیش لە داوێن و ئافرەت لەگەڵ پیاوی خۆیان پیا لەگەڵ خێزانی خۆیە خۆگرتنەوەی لە کاتی نوێژی بەیانی هەتاکو نوێژی مەغریب ئەمە بە شێوازێکی گشتی کە پێوتێ سەوم یعنی ئیمساک خۆگرتن لەو بابەتانە ئەمە هەر کەسێک ئەمەی کرد نیەتی هێنا بۆ شێوازێکەوە لە شریعەتی پیرۆزی ئیسلامە هاتووە ئەمە ئەرکی ڕۆژی بەجێ هێناوە بەڵام خۆی ڕۆژوو لە ئەساسە بەڵێ ئەمە جانبە فقهەکەیەتی کەسێکە گەر بۆ نمونە هیچی نەخوارد خۆی دوور کرد لە خێزان خۆی دوور کرد لە مێردی لە بەیانی هەتاکو ئێوە لەگەڵ بانگی بەیانی هەتاکو بانگی مەغریب ئەوە ئەرکی ڕۆژووی لەسەر لا چووە لای خی گەورە لە زیمەی لە ڕۆژی قیامەتەکەوا دەفتەری حساب بکرێت لەگەڵ ئینسانە ئەو ئینسانە ڕۆژووی گرتووە بە ڕۆژوو گر حسێبە بەڵام هەموو عیبادەتەکانی خی گەورە ڕۆژوگرتنە زەکاتدانە حەجکردنە نوێشکردنە کۆمەڵی فەضیلەت و کۆمەڵە گەورەی لەگەڵایە مانگی پیرۆزی ڕەمەزان ڕۆژوی ڕەمەزان ئەمەی ئینسانی مسلمان ئیسلام لە ئێمە داواکە بە دەسێنانی ئەو فەضیلەتێکەوە ئینسان جێبەجێ بکات لە خۆیە بۆ نمونە ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لەبێ ڕۆژووەکە بە سێ بەشەوە سێ پلەی بۆ دانێ بۆ ڕۆژوو ئەفەرمێ پلەی یەکەمینیان پلە گشتیەکەیە کە هەموو کەسێک بۆی باسمان کرد خۆی گرێت و لە خواردن لە خواردنەوە لە شتانێکەوە ڕۆژ وەشکێنێت ئەمە بەعام خەڵقی ئیمانە ئەوە بەگشتی ئەوە ڕۆژوو خەڵق بە شێوەیەکی گشتی بە شێوە جێبەجێەکە ئەفەرمێ ڕۆژوویەکی ترمانێ ڕۆژووی تایبەتمەندەکانی پێڵێن ڕۆژووی تایبەتمەندەکان ئەمێکەوە بێت چاوی بە ڕۆژوو بێ بێ زمانی بە ڕۆژوو بێ ئەبێ گوێچکەی بە ڕۆژوو بێ ئەبێ قاچەکانی بە ڕۆژوو بێ دەستەکانی بە ڕۆژوو بێ لەو شتانەی کەوا شریعەتی پیرۆزی ئیسلام نەهی لێ کردووە لە هەمووش ئەمەیان تایبەتە پێوتی ڕۆژووی تایبەت ئەو فەزیلەتانێکەوە ئیسلام ئەی فەرمیە ئەو خێر و چاکانەوە ئەو فەزیلەتانێکەوە خوای گەورە لە بەهەشتا تایبەتی کردو بۆ ئیمانداران ئەم نەوع کەسانە ئەم
فەزیلەتیان وشک و بەنسیبە بێت. قەسرێتوانەژی تایبەتترن بە بەڵێ جۆرێکی ترمان هەیە ڕۆژی تایبەت لەو تایبەتمەندیانە ئەخەسی خەواسی پێوترێ یعنی لەوانیش خاسترێکە تایبەتمەندترێکە ئەمەیە کە ئەبێ فکریشی بە ڕۆژوو بێ ینی فکریشی بەلای غەیری خوایە بۆ هیچ شوێنێکە نەچێت ینی بە کە دانیشە لە ماڵی خۆیان لە شوێنی خۆیان ئەسڵەن بە بیر و ئەندێشەی خۆی فکر لە شتێک نکاتەوەکەوە حقارەتی نفسی ئینسان بگەێن يعني اعتكافات بڵێ يعني نەخێر اعتكافات هەر عنی کاتێکە بیرەکەیتەوە ئەستن جاریوە ئینسان خەیاڵی ئەڕوا خەیاڵ بۆشتی خراپیش نەکا نی خەیاڵیشتی خراپیش نەکا ئەمە پێوتی ئەخەڵسی خەواز ینی ئەمە زۆر تایبەتمەندە ئەمە ڕۆژووی پێغەمبەران ئیسلامی خوای گەورەیان لەسەر بێ بە هەموو کەس ناکرێ ئی ئەولەیانی خوای گەورە و سدیقین و شوهەدا و ئەمانە ئەتوان ئەو ڕۆژۆ بگرن کە ئەسڵەن خەیاڵ بەدەست خۆمان نیە ئێمە بەڵام ئەوان خوای گەورە حیسنێکیان بۆ دروستەکە پارێزگارێکیان بۆ دروستەکە هەتا بیر و ئەندێشەشیان بەلای خوای گەورانە بێ بۆ هیچ شوێنێکی تر ناچێت ئەمە ئەخەسی خەواسی پێوترێ بەڵام ئەگەر ئێمە لە ئەخەس خەواسەکەمان پێ نەکرێت کە ئەوە زەحمەتە بە نسبەتی ئێمەوە بەڵام ئەوەی یەکەمینیشیان خۆشمان لەویان بپارێزین تەنها بریتی نەبێ لەوەی کەوا ئینسان خواردن نەخوا و ئەوە بکە چاویشی بگرێ زمانیشی بگرێ غیبەت نەکە قسەی ناشێ تا هەڵسو کەوتیشی هەڵسو کەوت ئەخلاق جاری وای هێسە کە سەیری کەسێکەکەی هەر لە دانیشتنی یابینی کە ئینسانێکی بەڕێزە هەر هیچ قسە نەکە ئەزانی کە ئینسانێکی سیماهم في وجوهی بەڵێ ئینسانی ڕۆژەوانیش کاتێک کە بە ڕۆژوە بێ ئەبێ هەر لە دانیشتنیان لە قسەکردنیان لە هەڵسو کەوتیا هەسی پێ بکەیەکەوە کەسێکی سائیمە کەسێکی بە ڕۆژوی کردووە زۆر باش ئەمە بەنسبەت ئیسلامەوە بەم شێوازە پێناسی ڕۆژوەکە باشە دەی لە فەرمودێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم من صام رمضان إيمانا واحتسابا بەڵێ غفر له ما تقدم من ذنبه ذنبه کاتە ئەگەر ئەمە دەستنیشانمان بکات کە ئێمە غفرانێکمان بەرئەکەوێت لەم ڕەمەزانە مەرج نییە ئێمە لە خاصی خەواسەکان بین مەرج نییە لە تایبەتمەندەکان بین تەنها ئەگەر بە قیام اللەیلیش هەڵسین هەر بۆمان حسابە طبعا قیام اللەیل لەگەڵ ڕۆژ و گرتنا دووشتن لە یەک جیاوازن بەڵێ ڕۆژ و گرتن لە کوێ دەست پێەکە لەگەڵ طلوعی فەجر دەست پێەکە تاکو بانگی مەغریب دەست پێەکە قیام اللەیل لە شەوەکە دەست پێەکە ڕەتی بە ڕۆژوۆنی ینی تۆ بە ڕۆژوونی لەو کاتێکەوە قیام اللەیلەکەی بەڵام بۆ فەزیلەتی بەدەستهێنانی زیاتر خێری مانگی پیرۆزی ڕەمەزان قورئانە خوێنی شەو نوێژەکەی عیبادەت دەکەی ئەمانە ئەەکەی ئەمە ئەوەی کە جەنابەت فەرمودەی کە فەرمێ من سامە ڕەمەضانن کە بە ڕۆژوو بێ ئەوە بەشی دووەمیان ئەگرێتەوە بەشی دووەمیان ئەگرێتەوە کە ئیمانی هەیە بە ڕۆژوەکە کە وەکو واجبە لەسەری ئیمانیشی بەوە هەیە کە واخوای گەورە ئەجری زیانەکە لە ڕۆژی قیامەتە احتسابێکی هەیە لای خوای گەورە کە خوای گەورە پاداشەکەی بەنسیب ئەکا ئەمە چ وەختێک بیر لە ماکاتەوە کاتێکە بە ڕۆژووە چاوی ئەپارێزێ گوێچکەی ئەپارێزێ قاچی ئەپارێزێ زمانی ئەپارێزێ دەست و قەڵەمی ئەپارێزێ لەشتی نووسینی خراپ لە کۆمەڵی لەو مەسائلانێکەوە هەیە ئەمە بەری ئەوە فەرموداکرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ غفر له ما تقدم من ذنبه دکتۆر ئەvە ئەم ڕۆژیوی مەدوێت ئەم شێت وەسەد بین یعنی تایبەت و پلەکە باشمە هەبێت بەڵێشتێ ژبلی ڕۆژی گرتنە خواردنێ و خواردنێ چاوی گوهی ئەزمانی پێی هەر تشتێکی بەڵێ چ دیر سەرمە پێتوی حتا گەینەوەی مرتبێ بەڵێ ژبلی ئەوێت مگوتین یعنی ڕۆژی گرتنێ بەڵێ هەموو کەسێک کاتێ سەر جەنابەت هەموو کەسێک گەسەکە گوێی لە منیشە و لە جەنابیشتانەوە سەیری بەرنامەکە ئەکایە لە هەر شوێنەکە کە مەوعیزەیەکی مامۆستایە بیستێ کاتێکەوە باسی ڕۆژوو ئەکرێ ئەم شتە ئەدرێ بە گوێی ئینسانەکانە چکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ زۆر کەس هەیەکەوە بە ڕۆژووە تەنها لە ڕۆژوەکەیە تەنها تیونێتی و برسێتی بۆ ماوەتەوە دوای ئەپرسن ئەمە چۆنە ئەفەرمێ زمانی نەپاراستووە لە هیچ نەوع قسێ چاوی خۆی نەپاراستووە لە هیچ شتێک هاتبێتە بەردەمی و محەڕەم بوو بێ گوێچکەشی لە هەر شتێکەوە ئیسلام نەهی لێ کردبێ ئەم خۆی لێ نەپاراستووە ئێمە ئەنی لە یەکەمەکە بانەبین لە ئەخەسی خەواسەکەیش بانەبین ئەتوانین لە تایبەتمەندیەکان بین دەتوانین ئێمە کارێ بکەین شتێکە زۆر قورس نییە جەنابەت کە بە ڕۆژووی دەتوانی چاوت بپارێزی دەتوانی زمانیش بپارێزی کاتێکەوە باسی کەسێکە کرێ غیبە دەکرێ نێڵی غیبەتی کەسەکە بەگوێ تا بێ بێدەنگی بکەین مە بەستە من ئەوەیە دوکتۆر ئەگەر مە هەمی تشت پۆڕاستن بەڵێ چاومان قەپات بوو لە نەزەری زمانمان یعنی گرت و ئەوەی غیبەتی نەکەین نەچینە هیچ شوێنێکی خراپ بەڵێ کارە پیرۆزەکان ئەگەر نەکەین بوو نمونە قورئان خوێندنە بەڵێ
تەراویحکردنە بەڵێ چون بوو مزگەوت و اعتکافە ئەگەر ئەوانش نەکەین بەڵێ لە تایبەتمەندەکان حساب دەبین یانیش دەبی ئەوانە بکەین لە تایبەتمەندەکان حسێ بکرین چونکە وەکو عەرزم کردی ئەمایان تایبەتی ڕۆژووە بۆی کە باسمان کرد زمانگرتن چاوگرتن گوێگرتن هەتاکو چەند مەرجیشیان داناوە زانایان بۆی کەوا ئینسان بەمە بگا یەکەمینیان فەرمون چاوی خۆی بگرێ دومینیان گوێچکەی خۆی بپارێزێ سێهەمینیان مەعیدەی خۆی بپارێزێ دەمی خۆی بپارێزێ لە کۆمەڵێش کە ئێستا بۆ نمونە کەسێک بە ڕۆژووە بەڵام ئەدای ئیشەکەی خۆی وەکو پێویست ناکە بۆ نمونە شتێگە فرۆشتێ بایعەکە لە ناو شارە شتێگە فرۆشتێ بەڵام لە شتەکەی فرۆشتێ حاشا لە ڕووی فرۆشیارەکان هەندێک کەسێ فێڵی تیاکە بەم فێڵە پارێ پێیاکە بەم پارێ ئێوارە ئیفتاری سەومەکەی پێکاتەوە کەواتە معقولە ئینسان بۆ خوا بە ڕۆژوو بە حرام ڕۆژوو بکە یا من کارمەندێکم لە دایرەیەکە وەکو پێویست ئەدا ئیشەکەی خۆم ناکەم پێویستە من هەشت و نیو لە دایرەکەی خۆمە بەڵام سێرەکەی سەعات ئەچمە سەر ئیشەکەی خۆم خەڵق کۆمەڵە خەڵقی چاوەڕێمەکە جەنابەت لەم شوێنە کارێکەکەی کارەکەی خۆی وەکو پێویست ئەنجام نادێ ئەو پارەی کە وەری ئەگری و ئیفتاری ڕۆژەکەتی پێکەیت تۆ کەواتە کارەکەت تێکدا ئەمانە تایبەتمەندی ڕۆژوون بەڵام فەزیلەتی مانگی ڕەمەزان بە شێوازێکی گشتی بریتێ لە قورئان خوێندن بریتێ لە قیام اللەیل بریتێ لە تەراویح بریتێ لەم شتانە ئەمانە ڕەبتی بە ڕۆژووە نیە وەکو ڕۆژوو کە تۆ ڕۆژوو لە بەیانیەوە دەست پێ ئەکات لەگەڵ بانگی بەیانی هەتاکو بانگی مەغریب ئەمانە کە ئێمە باسییانەکەین بۆ نمونە تەراویح و قیام اللەیل و ئەمانە لە دوای ڕۆژوشکان دەست پێ ئەکات داخلی ڕۆژوو نیە داخلی خوری ڕۆژوو نیە بەڵام فەزیلەتێکی گەورەی ئینسان لە ڕەمەزانە ئەگەر چاکەیەک بکە کە لە حەدیثە هاتووە فەرمێ ئەگەر ئینسان لە غەیری ڕەمەزانە هەر چاکێ بکە یەک بەدە خوای گەورە بۆ ێنووسێ بەڵام لە ڕەمەزانێک بە هەفتا بۆ ێنووسێ ئینسانی ئیمانداریش کە هەوڵی ئەمە ئەدا زیاتر لە ڕەمەزانە لە قورئان خوێندنە و لە زەکاتدانە و لە چاکەکردنە و لە سەدەقەکردنە و لە قیام اللەیلە بۆی ئەو فەزیلەتانەی لە دەست نەچێت فەزیلەتی مانگی ڕەمەزان زۆر چاکە مامۆستا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت ئەتەدرونە من المفلس بەڵێ دەڵێن کەسێکە پارەینە بەڵەوانیە ئەو کەسێکە لە ڕۆژی دواییە نە نوێژی زەکاتی نە هیچ شتێکی ئەمە تەنها لە مانگی ڕەمەزانە ئێمە خوا نەخواستە بە مفلیس دەرەچین یا باسی مانگەکانی تریش ئەکات نەخێرەمە ئەمە باسی خودی ژیانی ئینسانی ئیماندارەکە ڕەبتی بە مانگی ڕەمەزانەوە نییە بەڵکو خودی ئەخلاقی ئینسانی مسلمانەکە کاتێکە فامەکات توێتە ناو دایرەی ئیسلام و لێپرسینەوەی کۆمەڵێ ئەرگەکە بێتە سەرشانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەلەمایە فەرمێ مفلیس کێیە ئەنی کەسێکەوە مایە پوچ بووە کێ عەرزەکەنەوە کەسێکەوە درهەم و دیناری نەبێ فەرمێ نەخێر لە ئیسلامە ئەمە ئەو نییە لە ئیسلامە کەسێکە لە ڕۆژی قیامەتە کە هێنرێتە بەر محاسبەی خوای گەورە سەیرەکە نوێژی کردووە ڕۆژووی کردووە زەکاتی داوە حەجی کردووە ئەمانی کردووە بەڵام وەخەشەتەمە هذا وەسەفەکە دەمە هذا کۆمەڵێ لەم شتانی ئەنجام داوە جوێنی بە خەڵق داوە غیبەتی فڵان کەسی کردووە لەوێش حساب و کتاب بە چییە حساب و کتاب لە ڕۆژی قیامەتە بە چاکەیە من نوێژێکم هەیە غیبەتێکی تۆم کرد هیچ چاکێکی ترم نییە بدەمێ خوای گەورە نوێژەکەی من نەخاتە سەر چاکەکانی تۆ ئەگەر نەبوو لە خراپەکانی تۆ خارە سەر خراپەکانی بۆ شێوازە خوای گەورە بمان پارێزێ ئینسان لە قیامەتە بەم شێوە مایەپوجە بێ ئەمە تەنها تایبەت من نییە بە مانگی پیرۆزی ڕەمەزان یا بە نوێژەوە یا بە ڕۆژۆ بەڵکو بە خودی ئەخلاقی ئینسانی مسلمان بەڵام دەتوانین لە مانگی ڕەمەزانە ئەوە بکەین بە خێزێنە بۆ کاتەکانی تر بەڵێ خۆی کۆمەڵێک چۆن ئێستا لە بە مستەڵەحی ئەمڕۆ بڵێن کۆمەڵی ئۆڤەر هەیە جاروایە ئێمە لە ڕۆژانەیە جاروایە لە ئەنتەرنێتە و لە مۆبایلە و لە ژیانی ڕۆژانە بۆمان دەرەچێ خوای گەورە جاروایە کۆمەڵێک شت بۆ ئێمە ئامادە ئەکا وەکو ئۆفەرێک ئەدا بە ئێمە کە ئێمە ئەنی ئەگەر نەتوانین لە هەموو ژیانمانە کۆمەڵە شت بکەین سە بۆ نمونە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە خوای گەورە شتێکی داناوە لەم شەوە ئەگەر تۆ عیبادەتی تابکەی خوای گەورە خێری هەزار مانگت بۆ نووسێ ئەمە گەورەترین ئۆفەر خوای گەورە بە تۆیەدا بۆ نمونە فەرمێ تۆ هەوڵ بەر چاکە بکەی چاکەیەکەکەی جاری وا هەیە ئەگەر دینارێک بتوانی بکەی بەخێر هەزار دینار بکەی بەخێر یا 250 بکەی بەخێر لە ڕەمەزانە سێرەکەی خوای گەورە بە 250 بۆ تۆی نووسێ ئەمە یەکێکە لەوانە ختمێکی قورئان بکەی لە غەیری ڕەمەزانە احتیمالاً خوا ختمێ بۆ نووسێ لە ڕەمەزانە خوای گەورە بە 70 ختم بۆ تۆی ئەنووسێ ئەمانە کۆمەڵێک یاد ئەوەن دیاری خواین بۆ ئینسان جا ئینسان جاری وایە بۆ نمونە ئەگەر دەستی لە شتێکی خێر لە دنیا بۆ دنیا بۆ نمونە لەپڕ کەسێک پارێکی دەفتەرێکی یا بە ئینسانێک ئەم دەفتەرە سێرەکە ئینسان چی لەکە احتیفاظی پێکا یەکسەر ناڕوا ئەگەر وەرەقەیەک بێ $100 بێ احتیمالاً بڕوا سەرفی بکە و ئەگەر
ئۆفەرەکە شتێکی باش بێ بۆ ئەو احتیمالن بڕوا پاش ئەرزێکی پێ بکرێ سیارێکی پێ بکرێ یعنی ژیانی تەواوی ژیانی خۆی پێ بگۆڕێ شڵاف و فەرەشمەنەچن لە ڕەمەزانی شاوایە خوای گەورە کۆمەڵەشدا بێ ئمە بۆ نمونە جاری وا هەیە فەرمێ کەسێکە کە ئەتوانێ ختمێکی قورئان بکە فەرمێگەر ناتوانێت باسی قول والله بخوێنێت ئەمە ئەنی بۆچی ئەماکە تۆ قورئان نازانی دایکم قورئان نازانێ باوکم قورئان نازانێ بخوێنێ ئەی خۆ قول والله زانێ بۆی کە من ختمێکی قورئانەکەم ئەویش بێ بەش نەبێت ئەو کەسەش بێ بەش نەبێت ئەمانە کۆمەڵەشن خوای گەورە بە تایبەتێکا بۆ ئینسانی مادا بە تایبەتی لە ڕەمەزان دکتۆر کەبرا گەلێکی حەزەر سەر ڕۆژیا خۆ چاوێت خۆت پارێزش نەزارێ زمانێ خۆت گرێت و غیبەتێ نەکرد نەچتە جهەکی خراپ یعنی ڕۆژیاوی پێکێم نەبێت نقصان نەبێت بەس چونکی گەلە جارە مەسەن تایبەت بوو زمانی گەلە جارە ئاخفتنێک دێش دەفێ مرۆڤی دەرکەوێت یا سەقات ڕەمەزانێدا بەری بۆ مرۆڤی بگو نەبێتە حسێبکردن چەند مەجال بۆ مسلمانی هەیە و بەری بێتە نوویسین و چ تشتێکی ئەم ڤەگەڕیندا ڕۆژیا مرۆڤی پێکێم نەبێت بەڵێ ینی ئەوشانێکەوە لە ئەجری ڕۆژ و کەمەکە مەسەلەن بۆ نمونە دانیشتینە غیبەتمان کرد بەڵێ ئەگەمان لێ نەبوو چکە لێ ڕاهاتینە بەڵێ ینی ئیشەڵا خوا لە هەموو کەسێک یعنی گوناحی هەموو کەسمان ئیشەڵا یعنی بغەفرینت دانیشتین و غیبەتمان کرد بە ڕۆژوشین دوایی زانیمان کە غەڵەتمان کرد چی بکەین بۆ ئەوەی زوو بگەڕێنەوە لە ڕۆژەکەمان کەم نەبێتەوە چی بکەین بۆەوە طبعاً بەنسبەتی ئەوەی کە ئەمە دوو ماف هەیە مافێکە مافێکی خوایی هەیە مافێکی خوایی هەیە مافێکی خەڵق هەیە مافی خوایی بۆ نمونە من لە ڕۆژەکەم کارێکم کرد بۆ نمونە نەزەرێکم کرد ئەمە حەق اللهە ئەمە بە ئیستیغفارێک یێتۆ شوێنی خۆی بە تەوبەیەک پەشێمان بوونەوە گێتۆ شوێنی خۆی بەس من غیبەتی تۆم کرد ئەمە حەق الناسە ئەم حەق الناسە بە ئیستیغفار کۆتایی پێ نایە پێویستی بە ئیستیغفاری ژێ بە تەوبەیش هەیە وان پێویستی بە چێ پێویستی بە گردن ئازایی تۆش هەیە ئەبێتەوە ئەو کەسە ئەنجا خوای گەورە لوتفێکی لەگەڵ ئێمە کردووە لوتفێکی لەگەڵ ئێمە کردووە بە تایبەتی لە دوو جەژنی بۆ داناوین جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان لەم کاتانە ئەکسەریەتی جاری وایە کاتێککە بەیەگەی کاکە تواگەرنم ئازاکە جێژنت پیرۆز بێ یعنی حسابە بەڵێ ئەگەر کابرا ئێستا بۆ نمونە تۆ لە دڵی خۆتەوە گەرنی منە ئازاکرد لەو شتانی کەوا من کردومە بەرامبەر بە تۆ من ئازادە بووم پێویست ناکە یا جاری وایە وڵا کاکە غیبەتم کردووی گەرنم ئازا بکە ئەگەر بە سەراحەت بێڵێ ئەڵێ الاعتراف بالذنب فضيلة ئەگەر پێشی 5 ساڵیش بی ئەگەر پێشی 5 ساڵیش بێ کاتەم ئادام کابرا لە دڵەوە گردنی ئازاد کردی ئەتۆ ئازادە بی لای خوای گەورە تەنها ئەو حەق الناسانە بە ئازادکردنی مقابلەکە بێ بە ئازادکردنی مقابل ئیلا بێ مقابلەکەت گردن ئازاد بکە بۆ نمە تۆ پارەی کەسێکت خواردووە یا من پارەی کەسێکم خواردووە ئەم پارەی کە خواردومە تەمان حرامە کارێکی حرامم کردووە ئەگەر لە ڕەمەزانی شابێ غەدرم لێ کردووە ئەی چۆن من ئەتوانم ئەمە خۆ بە ئیستیغفار ناتۆ شوێنی خۆی چۆن ڕۆژەکەمی پێ پڕکەمەوە ئەبێ ئەو حەقە بگەڕێنەوە یا ئەبێ گرنی خۆمی پێ ئازاد بکەم یا ئەو غەدری کەوا لێم کردو ئەگەر مادێ بیدەمەوە ئەگەر غیبەتم کردووە یا بوهدانم پێ کردوە داوای گردن ئازایی لێ بکەم بەم شێوازە دێتەوە بەس بە ئیستیغفار دوای ئەوەش ئەمە لەگەڵ ئەم حەقسەن وەرگرتنەوەش کاتێک کە تۆ گردن ئازاکە ئیستیغفاریشی لەگەڵەوێ ئەبێت تەوبە بکەی کە تۆ جارێکە غیبەتی خەڵق نەکەی تەوبە بکەیەوە ماڵی خەڵق نەخۆی تەوبە بکەیەوە باسی مسلمانان نەکەی باشە دکتۆر با لێرە ئێمە کەمێ واقع بین ئێستا من بۆ نمونە خوانەخواستە غیبەتی کەسێکم کرد چەندێک ئەبێ ئەو کەسە وشیار بێت کە من ڕۆشتم پێم و داوای لێبوردنت لێ یەکەم لێم ببوورە چەندێک قبوڵی ئەوە بکات کە لێم ببورێت گردنم ئازاکە و ئەجری ئەو چیە ئەگەر قبوڵی لێبوردنەکەی من بکات بەڵێ پرسیارێکی زۆر جوانم طبعا الحەملا بەعام ینی کۆمەلگای مسلمان ئەمڕۆ وشیارە ینی عادەتەنیش لە بەتایبەتی لە ناو میلەتی ئێمەیە هەر کەسێک ڕووی کردبێتە جەنابەت هات پێی پێی گردم ئازا بکە بەبێ دووسێ مەگە سوعبەتی لەگەڵا بکەی بڵێ بۆچی لەگەڵا کردوم و ئیلا بەبێ دووسێ کەوتە گردم ئازاکە یەکسەر ئەڵێ گردن ئازابێ یەکسەر یا تۆ ئەڵێ گردن ئازابێ لە هەرچی کە من تۆ هەتە بەرامبەر بە من تۆش گردی من ئازاب کە لەوانی کەوا حەقی تۆ لەسەر من هەیە بەبێ دووسێ گردن ئازاکە جا ئەم تایبەتمەندیە خوای گەورە بۆ ئینسانی ئیمانداری کردووە دوو جەژنی بۆ داوای لەم دوو جەژنەیە بۆتە عادەت هەموو ئینسانێک داوای گردن ئازایی لە مقابلەکەی خۆیەکە غیبەتی کردبێ یان نەیکردبێ لە غەیری جەژنەکانە ئێستا تۆ بە کەسێک بڵێ گردم ئازا بکە ئەنوا عەشقەڵانی بیرکردوانە کەسی کردووە بەس لە جەژنەکانە هیچ بیرکردنەوەیکی نییە بەبێ دووسێ گردن ئازاکە
جا لەبەر ئەو کەسیش کەوا گرنی تۆ ئازاکە بۆ نمونە مەهمە هەر نەوع تاوانێک هەر خوانە خواسێ هەر خراپەیەکی کرد بێ بەرامبەری خوای گەورە سەیرەکە سەیری بەندەکانێکە یا ئیواهەیە جاری وهەیە ئینسانی ئیماندار بۆ خۆی هەر لە ماڵی خۆیە بەبێ ئەوەی هیچ شتێک بڵێ دەست بەرزەکاتەوە یا ڕەبی خۆیان گەرنی هەچی مسلمان هەیە ئازاد بێ هەر کەسێ من حەقم هەیە لە سەری گەرنی ئازابێ خۆیان لەبەر خاتی تۆ خوای گەورە فەرمێ ئەی بەندەکەم ئەتۆ لە من بەخشندەتری ئەتۆ لە من بەخشندەتری واللهی ئەوا تۆ ئەوت ئازاد کرد ئەوامیش تۆم ئازاد کرد لە هەر حەقێکە تۆ هەتە بەسەر منەوە میش تۆم ئازاد کرد ئەمە گەورەترین دەزمایەکەوە ئینسانی ئیماندار بەدەستێنێت بە تایبەتی لە مانگی ڕەمەزان ئەvە ڕۆژی گرتن یعنی گیۆش هەمیۆ گرنگترمە بەحس بەڵێ چ تشتێکی دی هەیڤ ڕەمەزانە پیرۆزدا ئەم بکەین و خزینەکە گەلەکە مۆزم بێت بەرهەمەوێ ئەم ڕۆژە قیامەتی ببینی کوت فرمودت پێغەمبەریدا یعنی خۆت بتە بەحسکردن پێغەمبەری بخوش سڵاوت خسەر بن ئەنجام دابێت ژیانە خوددا دەما کەتینە هەیڤ ڕەمەزانە پیرۆزدا بەڵێ یەکێ لەو تایبەتمەدیانی کەوا لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە فرمودەی لەسەرم یەکێ لەوانە قورئان خوێندنە کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مانگی ڕەمەزانە جبریلی ئەمین هاتووە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک ختمی قورئانیان کرد بە تەواوی ئەمە بۆ خۆی بە ئاماژە چیمان پێڵێ ئەوەمان پێڵێ کە خوێندنەوەی قورئانی پیرۆز لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کارێکی زۆر گەورە و زۆر بەهرەمەندە بۆ چونکە قورئانی پیرۆز پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت هەموو حرفێک لە قورئانی پیرۆزە خوای گەورە دەچاکە بۆ ئینسانی ئیماندارە نووسێ هەموو حرفێک ئێستا بۆ تەنها بسم الله الرحمن الرحیم کە 90 پیتە کاتێکی قورئانیە تۆ بڵێ بسم الله الرحمن الرحیم خوای گەورە 190 چاکە بۆ تۆ نووسێت سوڕەی فاتحە کە 500 و ئەوەندە پیتە 50 ئەوەنە پیتە یەک جار تۆ بیخوێنە خوای گەورە 500 چاکە بۆ تۆ نووسێ ئەفەرمی حسابی ئەوەش مەکەن ئەلیف لام میم لە قورئانی پیرۆزە یەک حرفە ئەلیف حرفێکە لام حرفێکە میم حرفێکە کە تۆڵێ ئەلیف لام میم خوای گەورە 30 چاکە بۆ تۆ نووسێ کەواتە بۆیە زیاتر ئیسلام ترکیز دەکاتەوە لەسەر خوێندنی قورئانی پیرۆز بۆ ئەوەی کەوا ئینسان ئەم خێرە گەورەی لە دەست نەچێت ئەمەیەکی خوێندنی پڕاوستین بەڵێ سواری تڕۆمبیلێ بین بەڵێ رادیۆمە پێ کرد قورئانە لەسەر بەڵێ دەنگی قورئانەتی تو ئەمێت چین بەڵێ وی وەختی ئەگەر تەرکیزەمەژی لەسەر نەبێت خێر بوومە حسێبە یۆنژی نە بەڵێ ئەگەر تەرکیزمان لەسەر نەبێت تەرکیزش لەسەر بەس گوێ بگریت تەرکیزش لەسەر نەبێت تەرکیز خۆی تەدەبورەوە تەرکیز جناب دەفەرمی تەدەبور خوای گەورە ئەفەرمی کاتێک کە قورئانە خوێنن بە تەدەبورەوە بیخوێنن بە فکرەوە عنی کاتێکە بەتایبەتی ئەو کەسانی کەوا معناکەی ئەزانن یا ئەوەی کە معناشی نازانێ بیر لەوە بکاتەوە کە ئەمە کەلامی خوایە هەر کە وتی ئەمە کەلامی خوایە پەیامی خوایە هەر بۆ خۆی معناکەشی نەزانێ هەستێک لە جەستەیە دروست دەبێ ئەمە خێرێکی زۆر گەورەی هەیە بەڵام ئەگەر کەسێک تەنها و تەنها گوێگرێ بەبێت تەرکیز قسە نەکا ئەو خێرەی کەوا خوای گەورە ئەفەرمێ لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ کاتێک کە قورئانە خوێنرێ ئەفەرمێ وإذا قرئ القرآن فاستمعوا له وأنصتوا لعلكم ترحمون خوای گەورە بەتەکید ئەفەرمێ ڕەحمی خوای گەورە داتانە پۆشێ یاسان ئەگەر تەرکیزیش نەکا بە تەدەبوری شۆ نەبێ ئەو خێر و فەزیلەتەی بۆ ئەنووسرێ بەڵام ئەگەر بە تەدەبور و تەرکیزەوە بە تایبەتی و کەسانێکەوە لە معناکەی ئێزانن یا تێ ئەگەن باسی چی ئەکا ئەوە فەزیلەتێکی گەورەتری دەستەکان خۆش بێت زۆر باشە دکتۆر هەر لەگەڵمانە بمێنەرەوە ئێمە ئەچینە سۆران وا لەوێ پەیامنێرمان تەیفور محەممەد لە سۆرانەوە لەگەڵمانە یەکەم جارەکە تەیفورمان لەگەڵە بێت لەم 5 شەوەی کا پێکەوە بووینە پامێرەکانی ترمان وەرگرت و بەڵام نەچوو بووینە سۆران پیرۆزبایەکە گەرم لێ بکەین پیرۆزبایەکەمان ژڤانواتەنی گەرم و گوڕ بێت ڕەمەزانت لێ پیرۆز بێت تەیفوری مەشغوڵە دەستخوێت بەریکە مەشغوڵە باشە بعد لەگەڵمان من قسەی لەگەڵگەمان تا دێتەوە لامان و دێتە ناوجاو زۆر باشە سای گوێی لێمانە کاکە تەیفور ڕەمەزانت لێ پیرۆز بێت یەکەم جارەکە لەم پێنجشەوەیە ئێمە لەگەڵ تۆ ئەبین و تۆ باسی سۆرانمان بۆ ئەەکەیت کە لە شەوانی پارشێ و بە چ شێوەیەکە و بەگشتی باسی خەڵکی سۆرانمان بۆ بکە کە لە شەوانی پارشە و ئێستا دێنە دەرەوە یان لە دوای 15 ڕەمەزانەوە وردە وردە خەڵک زیاتر شەوانی ڕەمەزان و بۆ پارشە و خواردن دێتە دەرەوە بەگشتی باسمان بۆ بکە. سۆڤان سڵاوتان لێ بێت و ڕەمەزان هەموو لایەک پیرۆز بێت لە سۆران بۆ پێکەناوچەیەکی کوێستانیە کەشەکە جیاوازترە بۆ نمونە لە هەولێر لێرە کەشێکی فێنک و خۆشی هەیە و لە شەوانی ڕەمەزانیش تایبەتمەندی هەیە وەکەر شارێکی دیکەی
شوێنێکی دیکە هەرێمی کوردستان بەڵام تایبەت بە خواردنەکان خواردنی خێرا زیاتر خواستی لەسرە و خواردنەوەی گەرمیش بە هەمان شێوە. ئێستا ئێمە لێرە لە نێو سنتەری شاری سۆرانین و بە دروستیش لە چواڕیانی سنتەری شارین. لێرە ئەو ئارەبانە هەیە، ئارەبانەیەکی جوانە، سەرنجڕاکێشە، ینی بە جۆرێک دروستکراوە کە سەرنجی کڕیار ڕادەکێشێ و چەندین زۆر خواردنەوەشی هەیە. سڵاو لێبێ، چیتان هەیە وەکو خواردنەوە لێرە؟ چای، نسکافێ، شکلاتێ، کاپۆچینۆی، قاوەی تاڵە. باشە، زیاتر کڕیارەکان داوای چی دەکەن؟ ئەگەر کەمێک بیتەولا بۆی لە کامیرە دیاربی زیاتر داوای چی دەکەن؟ لای زۆربەی چا کاپۆچینۆ، چاو کاپۆچینۆ. باشە، ئەو خواردنەوانەی کە هەن، بەڵام ئەگەر بیتە وایە دیارە باش دەرناکەوی لە زومی کامیرە. ئەو خواردنەوانەی کە پێشکەشی دەکەی تەنها ڕەمەزانانە یاخود ڕۆژ باڵێن پێش ڕەمەزانانیش هەیە؟ هەموو شان هەموو ڕۆژەیە، هەموو پێش ڕەمەزانە تا کاتژمێر چەند دەمایەوە؟ 3 ئەو دەورانە. ئەی لە ڕەمەزان تاکەی دەمینەوە؟ وەختی نانی پاشوێت چینەوە، لۆ نانیێت چینەوە. باش، ئەی ئەو ئارەبانە لەکوێ دروستکراوە؟ چۆن ئەو زەوق و سەلیقەتان هەبووە؟ دروستی کرد؟ بەوەستانی دروست کرێ، بەس جوانکاریەکان بەخۆ لێنگدایە. خەڵک چێن دەوی؟ خەڵکی سۆرانم. خەڵکی سۆرانی لە تەختە دروست کراوە، بەڵام ئەو جوانکاری کە کراوە حەزی تۆ ینی برا گەورەکەتە کە پێشتر لێرە بوو؟ ئەوە هەموو هەدیە نێجامەش لێدایە، ئەوەش هەمووی هەدیە دیاریان بێناون؟ بەڵێ. باشە، چ خواردنەوەیەک لە هەمویان نرخی زیاترە؟ هەموو یەک سارە، هەموو 500. هەمووی بە 500 چێنە ئەوانەی زۆر لێرە دەمێننەوە؟ وڵی هەم گەنجەکانن؟ بەڵێ. تەنها چاش دەفرۆشی؟ چای، نسکافێ، شکلاتێ، کاپۆچینۆ، قاوەی تاڵ. باشە، بۆ نمونە لە ڕەمەزانان ئیشت باشترا وەکو داهات یاخود پێش ڕەمەزان باشتر بوو؟ ڕەمەزانان باشترە. لەبەر چی؟ لای ڕەمەزانان عالەم زۆر دێت دەرشەوان دەبان. وە زۆریش دەمێننەوە نیە؟ بەڵێ. تەنها چاش دەفرو، ینی خواردنەوەکان دەفرۆشی؟ بەڵێ. باش، سپاس دەکەن هیواداری کە بازارت هەمیشە خۆش بێت. سۆڤان، بەڕاستی عەرەبانەکەی سەرنجڕاکێشە کۆمەڵێک دیمەنی جوان دەبەخشێت و شوێنەکەشی تایبەتمەندی هەیە ڕێک ناوەڕاستی بازاری سۆرانە و لە ناوەڕاستی هەردوو سایدەکەیە کە دێتە ناو بازاری سۆران و بەردەوامیش گەنجەکان لێرە دەمێنەوە. سڵاتان لێبێت. چیتان خواردۆتەوە لێرە؟ وڵا چایە، نیسکافێ. تا سعات چەند دەمێنەوە؟ وڵا لەبەرەوەی ئێستا ڕەمەزانە ڕۆژانە هەر لە ماڵەوەین. ئێدە شەوانە کاتژمێر 11 ئەو وەختانە دێنە دەرێتە 12 1. باشە، هیوادارین کە شەوێکی خۆشتان هەبێت. زۆر سپاس. سۆڤان، ئەوە خواردنەوەی هەیە لەم لایە، خواردنی خێرا هەیە بەگشتی لە نێو شاری سۆران بەتابەت لە سنتەری شار ژمارەیەکی زۆر لەو شوێنان کە خواردنی خێرا دەفرۆشن و تەنانەت خواردنەوەی جۆرا زۆر پێشکەش دەکەن هەیە لە سۆران و شوێنی دانیشتنیان داناوە و مۆڵەتیان پێدراوە لەلایەن ئیدارەی ناوچەکە بۆی کە کار و کاسبی خۆیان بکەن بە تایبەت لە ڕەمەزانان کە تایبەتمەندی هەیەوە هەلیکاریان بۆ ڕەخساوە لێرە. باشە، زۆر باشە. تەیفور پێم بڵێ ئێستا مادەم خۆت لەوەی بەتەمای چ شتێک بخۆیتەوە، قاوەی تورکی، نسکافە، چا، بەتەمای چ شتێک بخۆیت؟ چ شتێکی خۆشە هەر ناخەوێتە بێن. ڕاستەکەی سۆڤان، چەندی زۆر خواردنەوەی هەیە، بەڵام من کە هاتم داوای چام کرد، بەڵام کاکە ڕاندی وێنەگیری و هاوکارم لێرە داوای کەبابی کرد. کەبابی خوارد وەرزش دەکا، کیتۆ دەکا بۆی خۆی لاواز بکات. بەڵام من تەنها چایەکم خوارد چونکە من زۆر حەزم لە چایە، بەڵام خواردنەوەکانی دیکە نا، تەنها ئەوەی کە بەردەوام ڕۆژانە پێش ڕەمەزانان یا دوای ڕەمەزانان کە بەردەوام دەیخۆمە چایە و بەتایبەتیش لە ڕەمەزانان لە شەو بەبێ چا ناتوانم، ینی هەڵناکەم. دەستەکانت خۆش بێت و یاڕەبی نوۆشی گیانتان بێت. صحت و عافیت بێت. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. دکتۆر، شەڤە و خەڵکی سەر کۆر و یە شولکن هەرچ شولێک بێت. ڕۆژی بوو نمونەیە ڕۆژیە دی کۆبرۆشتە سەر شولی بەسدا پۆریەکی حەلال بوو ماڵە خوب پیدا کرد. مەبەستامت هەیڤە ڕەمەزانێدا. خێرە کارکەری زێدەترە بلی یعنی هەیڤێدیانژی هەمان خێردگەتێک و کابرایەت چێت و شولەکیت کرد. هەموو کارێکە کە ئینسان لە ئیسلامەکەی کە هەموو کارێکی گەسەر جەنابێت کەسابەت دەکەی ئەم شی خۆت کە ئەبی بڕێوە لە ڕەمەزان و غێر ڕەمەزان مادام پێ بەسەکە پێ سەردی حاجاتی خۆت بێ خی گەورە بە خێر و سەدەقە بۆ توێ نووسێت. لە ڕەمەزانیش ئەگەر عینەشت بێ هەرخوای گەورە بە خێر و سەدەقە بۆ ئینسانی نووسێ بەڵام خێرەکەی زیاترێکە. یعنی نفسی خێرێدی خێر بدەهایە. بەڵێ بەڵێ ئەو یەک بە هەفتایە بەڵێ.
باشە دکتۆر یەک هەنگاو با بگەڕێن دو باسیەوەت کردوتت لە هەموو کۆمپانیا و شەریکەیەک لەوەی ئۆڤەرێک هەبێت خی گەورە لە هەموو کەسە بەخشن دەترا ئۆڤەرەکەشی تەنها بۆ ماوەیەک نییە ئێمە توانی خۆمان درێژە بەو ئۆڤەرە بێت و میوانێکیش کە دێتە ماڵمان بۆ ئەوەی کە بە بەردەوام ئێمە هەمووشەی لەگەڵا بکەینەوە نیە یەکجار میوان بێ قەتعی بکە خوا حافیز ڕۆشت و ڕەمەزان کە ساڵی جارە بێت بە میوانمان چی بکەین هەم ئۆڤەرەکەی بەردەوام بێت و هەم ئەم میوانداریە هاتوچۆ هەمووشە لە بینی ئێمە و ڕەمەزان هەر بە بەردەوامی ببێنێت ئەو عیبادەتانی کە ئەیکەین بە درێژای ڕەمەزان بتوانین لە کاتەکانی تریشا بکەین. بەڵێ ئەو طبیعی پرسیارێکی وەجیهە بەنسبەتی مانگی پیرۆزی ڕەمەزان ئەو شتانێکەوە طبعا سەتەراوێح لە غێری ڕەمەزانە ئەنجام نادرێ بەڵام قورئان خوێن دەتوانێت ئینسان بەردەوام بێت بۆ نمونە جەنابەت ئەگەر پێویستی بۆ کرد کە لە مانگی ڕەمەزانە ختمێکی قورئان بکەیت محاولە بکات لە هەتاکو وەگاتەوە ڕەمەزانەکەی تر یەک دوو ختمی تریش قورئان بکەیت یعنی بە بەردەوام قورئانەکە نەپێشی تۆ داین تا ڕەمەزانەکەی تر ئەمە یەکێکە لەوانەی کە ڕەمەزان فێرمانەکە وەکو مامۆستایەک فێرمانەکە لەو عیبادەتانەیەکەوە لە ڕەمەزانە هەیە ئینسان بەردەوام بێت لەسەری یا ئەو نوێژانێکەوە بە تایبەتیەوانێکەوە نزیکی مزگەوتەکان یا ئێستا ئەبینین پێنج فەرزەکان خەڵقی قدامەکە کە لە جەماعەت لە مزگەوتا بکە دەی با ئەگەر لە غێری جاران لە غێری ڕەمەزانە فەرزێکە چوو با لە دوای ڕەمەزان بیکا بە 3 فەرز بیکا بە 4 فەرز بە تایبەتی ئەو نوێژانێکەوە عیشا و بەیانی کە خێرێکی زۆر گەورەی هەیە ئێسان لەگەڵ ڕەمەزان تەرچینەکە با بێتە مامۆستایەک بۆی بۆ دوای ڕەمەزانیش ئەم ئۆفەرێکەوە خوای گەورە بۆی داناوە با بەردەوام بێ لەسەری هەموو چاکەیەکەوە یا خێر سەدەقە چاکە خۆ تەنهاوە نیە هەندێک کەس خۆی گرتووە بۆی کە تەنها لە مانگی ڕەمەزانە زەکات بدە بەڵێ کارەکە کارێکی زۆر چاکە ئەویش لەبەرەوەی کە ئێوەیە عیبادەتەکە ئەکا ئەگەر لە غەیری ڕەمەزان یەک بەدەی بۆ بنووسێ ئێوێ یەک بە هەفتا بەدەست بهێنێ بەڵام ئیوا هەیە لە دوای ڕەمەزان ئەبێتە واجبی زەکات قەیچەکە بە بەردەوامێ لەسەری یا ئەو سەدەقانێکەوە بڕیاری دا لە ڕەمەزانە بیکات لە دوای ڕەمەزانیش بە هێواشە لەگەڵ ئەم شتانی خۆیان بەردەوام بێ هەتا وای لێدێ چاکەکردن ئەبێتە بەشێک لە جەستەی ئینسانەکە ڕەمەزان فێری ئەمانەکە عنی چاکەکردن بێتە بەشێک لە جەستەی تۆ لە عادات لەو عاداتانی کەوا ڕۆژانە تۆ ئەوەت کردووە بەکاری هێنی لە غەیری ڕەمەزانە نی بێتە وەکو عیبادەتەکان بێتە عادت لەگەڵ تا هەتاکو ئەو ڕۆژێکەوە ئینسان بەجێ هێڵێت دکتور یەکش پیرۆزیە تا فەیڤ ڕەمەزانە پیرۆزدا هاتنە خوارە قورئانە پیرۆزەوەکی مە بەحث لێکردی و چەند کۆرەکێ پیرۆز و گرنگە تەیڤ ڕەمەزانە پیرۆزدا قورئانێ بخوێنین قورئان خواندن بۆ نمونە نوکە ئەم دەبێژین سەردەمی تەکنۆلۆژیەیە موبایلە یانژی ئایپاد یانژی هەر ئەمریکێ یعنی ئەلکترۆنی بێت خێرەوەی وەکی وێ خێریە کو تو قورئانێ وەکیل سەر یعنی بەرپەڕین قورئانێ بخین یانژی جودایە بەڵێ قورئان خوێندن بۆ خۆی هەر سیرکردنەکەی عولەما دەفەرموون هەر سیرکردنی قورئان بۆ خۆی بەندایەتێکی تایە هەنی هیچ نەکەیت بەس قورئان ئاوادا بن سەیری بکە ئەمە بۆ خۆی عەبدایەتێکی تایە بەندایە خێرێکە بۆ نووسێ بەبێ ئەوەی کە هیچ ئیواهی هیچ قورئان نازانم بەس قورئان کاتەوە کەلامی خۆی سەیریەکە هەر بە سیرکردنەکەی خوا چاکەی بۆ نووسێ دەبەرەوە خوێندن لە ناو قورئانە خێری زۆرترێکە تاوەکو ئینسان ئەگەر لەبەر بیخوێنێت ئەگەر لەسەر ئایپاد بێ لەسەر مۆبایلسە هەر بابەتێکی تر بێ هەر حکمی قورئانی هیچ فەرق ناکە هیچ فەرق ناکە بەزی وایە بۆ منڵێ من وا مرتاحتر یەکەم کە لە قورئانە بیخوێنم لە مەصحەفێکا بیخوێنم بەڵێ ئەو مەصحەفە ئەلکترۆنیانێکە ناو مۆبایل و ئایپادا هەیە هەر ئەوانەیە ڕسمەکەی دانراوەتەوە هیچ فەرقی نییە خوێندن لەوێشاو لەگەڵ قورئانەکە هیچ فەرقێکی نییە عینەن حکمی هەیە دەکرێت ئینسان لەوی شابی خوێن و لە قورئانی شابی خوێنێ بەڵام ئەکسەرێتی وەکو باسم کرد من خۆمیشێکم لەو کەسانە لە ڕەمەزانە حەزەکەم لە ناو مەصحەفە قورئان بخوێنم نەک لەسەر مۆبایل لەزەتێکی ترێت چون هەروە ڕاهاتوین کە ساڵان ئەو قورئان خوێندنە بەو شکڵە بووە بەڵێ ئەجا ئەوەی کەشی هەیە قسەکەی خۆ لەبیر نەچێت باشە ئایپاد و مۆبایل بۆ کۆمەڵەشی تر بەکاردێ لە ڕژانی خۆتا لەوانەیە سەیری فیلمێکی کۆمێدی بە بکەی پێکەنین وانە بەڵام لە ناو مەصحەفی قورئانی پیرۆزە ئەمە نییە ئەمە تایبەتمەندە بە قورئانی پیرۆز دەبەرەوە چێژێکی تری هێل ناو قورئانە قورئان بخوێنین چ وەختێکی زیرەتر ئەم قورئانی بخینین خێرەوەی زیرەتر لە تەیڤ ڕەمەزانە پیرۆزدا لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لە هەر وەختێکە قورئان بخوێنی هیچ کێشەی نییە بەڵام بە تایبەتی لە کاتی سەحەرا نی پێشی نوێژی بەیانی لەو کاتەیە کە ئینسان ئەنی نیو سەعاتێکی بمێنێ بۆ نوێژی بەیانی کە کاتی قوبوڵبوونی دوعایە کاتی قوبوڵبوونی چاکەکانە لەو کاتەیە کەوا خوای دەرگاکانی ئاسمان ئەکاتەوە بەڕووی بەندەکانی خۆیان
هەر کەسێ داوای لێ خۆشببوونەکە هەر کەسێ بەندایەتی کات چاکە خی گەورە لێ وەربگرێ باشترین وەختی ئینسان کەوا قوڕانی تا بخوێنێت زۆر چاکە باسمان لە ئەوە کرد کە ڕەمەزان وەمان لێکات ڕابی بەڵێ لەسەر کردەوە باشە بەڵێ و هەر بە سایکۆلۆژی مرۆڤیش دەرەکەوێت کە لە ڕۆژانی ڕەمەزانێت دڵەکان میهرەبانترن دڵی هەر کەسێک میهرەبانە ڕەحمی زیاترتیایە سەبری زیاتر هەیە و هەر کاتێکیش کە حاڵمان خراپە بێت هەوڵەدیم چین بۆ لای دکتۆرێک چارەسەرمان بکات سیارە خراپە بێ بین بۆ لای فیتەر مۆبایل خراپە بێ بین بۆ لای کەسێکە چاکێکاتەوە ڕەمەزان حاڵمان باشەکات چ کاتێکی تر دوای ڕەمەزان دابنێن بۆی کە ئەم حاڵەتەی ئێستام ئەم دڵە باشەی کە هەمە ئەم سەبرەی کە ئێستایگرم ئارام گرێمەکەم وەکو خۆی بمێنێتەوە مەبەستم لە دووشەمان و پێنجشەمانە ئەتوانم هەمووی بەردەوام بمۆکو ئەوە یان مەرج نییە پرسیارەکە زۆر جوانە بەڵام جواب تۆزێک جواب هەڵ ئەگرێ طبیعی کوباسێکی ئینسان کاتێکە ئەگە شتێکی لێ خراپ بێ مۆبایلێک سیارێک شتێکی لێ باتوو بۆ ئەو شەریکەی کەوا ئەوەی کردووە لەبەرچی ئێستا بۆ نمونە نابێت مۆبایلەکەت شەریکە ئەپڵ دروستی کردووە کاتێکە خراپە بێ ناوی بۆ شەریکی سامسۆن بۆ بێتەوە بە عینە شەریکی خۆی چکە ئەو ئەزانێ خەلەکەی لەکوێ هەیە هەموو شتێکی تر لە ژیانی ڕۆژانی تۆیە بۆ ئەو کەسەی کە ئەو شەریکەی کە ئەو مۆبایلی دروست کرد ئەو سیارەی دروست کردووە ئەو ئەزانی قانونی یاسای بۆ دابنێ بەچی چاگە بێ بە بچی ئەوە بێ ئینسانیش نەمان بیستوە لە ژیانی لە تاریخە ینی هەتاکو بێ باوەڕەکان کاتێککە پرسیاری لێکرێت چی ئێمەی دروست کردڵە خوا دروستی کردی کەمادام ئێمە بۆمان معلوم بە هەر بە شێوەیەکی عیلمی باز لە وەسائلی دین بێنین بە شێوەیەکی عیلمی هەر شتێک هەر شەریکێ دروستیکە ئەو قانونی سیانەی بۆ دانێ قانونی چاکردنی کەتۆلێکی بۆ دانێ ئینسانیش هیچ شەریکێ دروست نەکەرە غەیری خوانە بێ خوای گەورەش یاسا و قانونی بۆ دانێ ئەم ئینسانە بەچی مرتاحە بەچی چاکە بەچی باشە لەبەر ئەوە پێویستی بەچی هەیە لە هەر شوێنێکات تۆ پێویستت بە ئیسلام هەبوو پێویستت بە سیانەی نەفسی خۆتە بوو غیبەتت کردبوو سیانەکەی بەچیەکرێ کەمتر خەمین هەبوو لە عیبادەتەکە بەچی چاکە بێت ئەبێ پەنابەریتە بەس ئەو یاسانی کەوا خوای گەورە دایناوە جا لەبەرەوە ئینسان ئەگەر لە ڕەمەزانە بە تایبەتی وەکو جەنابت فەرموود ئینسان زیاتر دڵی ئەکرێتەوە دڵی ئارامتر ئەبێ یا حەزی بە خێر و سەدەقە و چاکە هەیە ئەم باشە لە ژیانی خۆی بکاتە کولتور لە هەموو ژیانی خۆی ئەنی ئەگەر نەیتوانی لە دوای ڕەمەزانە بیزەبت لە سەد وەکو ڕەمەزان بێ باقی چێکە با لە سخا بیستی چاک ئەو شتانی کەوا لە ڕەمەزانە کردوێتی بەردەوام بێ بۆ ڕەمەزانەکەی تر بادەیکە لێ زیاب بکە هەتا وای لێدێ ئەو چاکانی کە لە ڕەمەزانە ئەنجامیەدا ئەبێتە بەشێک لە جەستە و ژیانی ئینسانەکە ئەبێتە ئینسانێکی ڕەبانی دکتۆر دوو وێزگەهێت گرنگێت ڕۆژی گرتنێ داهین ئەو ژی وێزگەها ئێکێ پاشیڤە کونکە ئەمە دەمێ پاشیڤێدا وێزگەها دوێ ئیفتارە یانێ فتارەکردن و ڕۆژی شکاندن هەف هەردوو خواردنە ئەگەر مرۆڤێ ڕۆژیگر بخۆت چه خێرێک بوو تێتە حسابکردن و ئەجری وێل دەف خودەیە چاوە هەتێ بەحەزکردن و ئەگەر مسلمانێک خواردنی پێشکەشی مسلمانێکی هەژارێکی بکەت تایبەتیژی دوان هەردوو دەمادا چه ئەجر و خێرێک هەیە بەڵێ بەنسبەتی ئینسان طبعاً یەکەم کەسێکەوە ئینسان پێویستە چاکەی لەگەڵ بکات نەفسی خۆیەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ لە نەفسی خۆتەوە دەست پێ بکە وەبدە بیمەن تەعول ئەنجا دوای ئەوە بە دوای ئەوانە نفسی خۆت لە پێش هەموو کەسۆ ئەوە ترێکە کە ئینسان چاکەی لەگەڵا بکە یەکێک لەو چاکانی کەوا لەگەڵ یاکەی چونکە ئینە لیبەدەنیکە عەلەیکە حەقٌ ئێمە خوای گەورە کە دروستی کردین پێویستمان بە خواردن و خواردنەوە و ئەو شتانەی کەوا خوای گەورە بۆی داناوین کاتێک کە تۆ لە پارشێوە بە تایبەتی لە کاتی پارشێوە لە سحورە شتێکە خۆی ئەگەر خومە ئاوێکیش بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ تەسەحەروا فإن في السحور بەرەکە فەرمێ بەرەکەتێکی خوای تایە کە پێغەمبەر وا ئەفەرمێ وما ينطق عن الهوى حتمین بەرەکەتێک هەیە لەو خواردنەیە کەوا ئینسان ئیسفادەی لێ یەکە لە کاتی ئیفتاریشە بەنسبەت خۆش و خێزانیش ئەوی دەوروبەریشی کاتێکە تۆ خواردنێک ئامادەکرێ بە تایبەتی خێزانەکان کە زەحمەتێکی زۆرە گەشتن بە تایبەتی لە ڕەمەزانە ئەجرێکی زۆر گەورەیان ئەگاتێ بەنسبەت خێزانەکانی خۆشیان چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هیچ شتێک هیچ خێرێک لەو خێرە گەورەتر و باشتر نییە لای خۆشەویستتر نییە لای خوای گەورە کە بەدەستی خۆت پاروێک بدەیتە خێزانی خۆت تۆ حسێب بکە ینی خێزانی خۆت کە لەگەڵ خۆتایە پاروێ بکەیت و بێتە دەستی ئەی بەعەکسەوە کاتێکە ئەو هەموو زەحمەتە ئەکێشی ئەو هەموو خواردن دروستەکە چەندێک خێریەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ هەر کەسێ ببێتە سەبەبی
ڕۆژوشکاندنی کەسێک ئەنی ئیفتاری کەسێک ئەفەرمێ بەقەر ئەندازەی ئەو کەسێک کەوا ڕۆژەکەی کردوە خوای گەورە خێری بۆ ئەنووسێ بەبێ ئەوەی لە ئەجلی سایمەکەکەم بێتەوە جەنابەت بە ڕۆژووی لە ماڵی خۆتە ئەچی تۆ خێزان خواردنێکی بۆ تۆ ئامادە کردووە مادام ئەم خێزانی تۆ بۆی کەوا تۆ ئیسفادە لەم خواردنە بکەی بەقەر تۆ کە هیچ ئەو ڕۆژەکەی خۆی خێری بۆ ئەنووسێ بەقەر تۆش ڕۆژەکەی تۆش خوا خێر بۆ ئەو ئەنووسێت ماشاءالله بۆ چونکە ئەو زەحمەتی ئەمە پیاغمبەر صلی الله علیه و ئەفەرمێ ئەمە ئەفەرمێ هەر کەسێ بێتە مایەی ئیفتاری هەر کەسێک هەر موسڵمانێک ئەنجا خێزانەکەی خۆت بێ خوشکت بێ دایکت بێ یا بۆ کەسێکی تر کەسێکی هەژار ئەی هێنی ئیفتاری پێەکەیتەوە نانێکی پێ ئەدەی یا پارێکی پێرێکی ئیفتاری پێ بکاتەوە یا خورمایەکی پێ ئەدەی جاری وایە زۆر کەسێ فرسەتی ئەمە هێنێ لە کاتی ڕۆژکانە ئەڵێ من ئەم خورمایە بۆ تۆ پێم خۆشە تۆ بەم خورمای من ڕۆژ بشێنی ئەو طبعا پێی خۆشە تۆ ڕۆژەکە بە خورماکەی و بشکێنی بەڵا ئەو بە بەسێکی تر لە پشتێوێتی ئەزانێت کە بیسوێتی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمێتی هەر کەسێک ڕۆژووی ئیماندارێک بشکێنێ بەقەر سائیمەکە خێری بۆ نووسێ بەبێ ئەوەی کەوا لە خێری ئەویش کەم بێت ماشاءالله والله سەبرکە دعوەتی هەواڵێکی من کاک دلوڤانی بی ماڵەوانە خودیژە ڕازی بێت بەڵێ ئیشڵە ئەو خێرا یعنی مەت ڕۆژی گرتنێ داگرتی بۆ ناژی چوبێت ئیشڵە بەس خێرەکەی ئێوە بۆ ئەو نەچووە بە ئەندازەی خێری ئەویش بۆ ئەو نووسرا دکتۆر تا بەحسەت شتێکی مهم کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم بێژێت گەلێک یعنی خێرە زەڵام دەستێ خوب پاریەکی پێشکەشی هەفژینە خوب کرد با بۆ چینو کە مەسەلەن کابراەکێت ماڵا خوددا دێ پاریەکی ئەوژی خەلاتێکی پێشکەشی هەفژینە خود کرد هۆمەرە ئەوە لە خێزانی دەترسێ بۆ ئەو احتیقادە دروست بووە بۆ ئەم شتانە باز ناکردی بۆ ئەوەی خۆشەویستیە لە بینی ژن و مێرد هەیە زیاتر بێت بەڵێ وڵی ئەمە کولتورێکی بڵێن عوامانەیە کولتورێکی عوامانەیە نیکاڵیم عوامانە ینی ئەو کەسی نەک کەسێکەوە خوا نەخواسێ نانووسێ و ناخوێنێتەوە ینی کەسێک کە لەمە بەستی ئینسانیەت تێناگات ئینە هەر کەسێک لە ئینسانیەت تێبگا قەناعەتم نییە ئەگەر خزمەتی خێزانی خۆی بکە یا پەرداخ ئاوێکی پێشکەش بکە یا خورمایەکی بداتێ یا پاروێک کارێکە لەسەر سفرە دانیشتون بڵێ وڵا حەزەکەم تو ئەم پاروە بخۆی بخێر حسێ بەخێر نەک بەخێر پیان ئەفەرمێ هیچ شتێک لەوە خێرتر نییە کە تۆ بەدەستی خۆت لوقمە کەی بەدەمی خێزانی خۆتەوە بەڵام لەناو ئێمە بۆتە کللتورێک ئەگەر ئینسان تونند و تیژ بێ بەرامبەر بە خێزانی بەرامبەر بە کوڕ و کچی بەرامبەر بەوانی کە لە بەردەسیاتی زۆر جار ناوی لی ئەندرێ وەکو جەنابە دەفەرمووی ئەوە فڵانە ئەوە فیسالە بۆنەوە بەڵام ئیسلام بەم شێوازە نافەرمێت دکتۆری بەحث کرد گەلی هەفژینە گەلی ژن و مێرە ئەف شەوە پۆشی بێ دەستێتێک و دەبخۆن جگەلەوەش ئێستا وەکو نەک هەر کولتورۆک و عادەت و تەقالیدێکی لاتەوە ئەبێ پیاودا بنیشێت خانم بە هەموو شێوەیە خزمەتی کات جا ئەو دەم پێڵێن تۆ ڕۆژەکە و گەیشتووە چونکە بەڕاستی خزمەتی ماڵ و مناڵەکەی خۆتت کردو بەڕاستی خزمەتی مێردەکەتت کردەوە بە شرتێک کە دکتۆر ئەڵێت بەعکسەوە ئەگەر پیاوەکە تیکەیەک نان یاخود پاروێ نان بدات بە خێزانەکەی ئەوە بشارەتێکی زۆر نەوەڵا واجبی بەڵێ لە چاکەی خۆیانە خواجەزایان بداتەوەکەوە هەڵەسن ینی بۆتە عادەتێک لە ناو ژیانی ئافرەتانی ئێمە بە تایبەتی خێزانمان یا دایکمان کچمان هەڵەسن بە دروستکردنی ئەو ئەنی ئەو ئەرکەگرنە ئەستۆی خۆیان ئەو درودەوە ئیلا وەکو واجب بێ لە سەریان بڵێ گەر تۆ ئەمەنەکەی ڕۆژەکەی تۆ قوبوڵ نییە گەر ئەمەنە بێ من دەوەڵام شتیوانێ لە ئیسلامە ئەمە پێویستەکەەوە هەردووکیان هاوکاری یەکتر بن هەکە مەسەنە بوون منە هەبوونەژی دەوڵەمەندە هاتە ماڵ بوون منە خێزانەوەی خواردنەکە چیکری بێژت من ئەوە نەوێت بۆ من خواردنەکەی چێکە مافی ئەنگونەهە چێکریە بێت بخۆت ڕسمە ئەوەی کە طبعا ئەگەر سەیری سنەتی پێغەمبەرکی صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا لە ژیانی خۆیان صلی الله عليه وسلم بە هیچ خواردنێکی نەفەرمووە ئەم خواردنە خراپە فەرمێکە خواردن دانراوە ئەگەر پێی خۆش بێ خوارد بێتی ئەگەر معجەبیش نەبوو بێ پێی فەرمی وازی لێ هێناوە ینی حەزی نەی خواردووە بەڵام ڕخنەی لە خواردن نەکردووە بە عمریا پێغەمبەری خوا نەیفەرمووە ئەو خواردنە خراپە ئەو خواردنە بۆ نەوەیە یعنی سامەکە بە کللتورێک لە ژیانی خۆیان قەیچێکە خواردنێتەوە پێی معجبنی لە ماڵی خۆتا دروست دەکرێ قەیچێکە با تۆ دەستخۆشی لە خێزانی خۆت بکەی لەسەر ئەو خواردنێکەوە دروستی کرد ئەگەر بەلاشتەوە خۆش نەبێ نەک خوا نەخواسە بە نوعێکی تەسەڕوف بکەیتەوە مەسەلەن گوناحی نەبێتەوە بە چێتە چێکری ئەزوێنەوە خۆم بەڵێ بڵێ ناخۆم نا بۆی دڵی نشکی عاتن ئێستا هەر تۆ خۆشت بی ئێستا لە بازارە بڕۆ شتێک بکڕە بۆ ماڵەوە شەربەتێکی بۆ بکڕە کاتێکە دایبنی بڵۆ شەربەتەم بۆ تێنا وەڵام منەوە حەزم لەوە نیە نایخۆم تۆ هەر بۆ خۆت ئەگەر هیچ قسەش نەکەی دڵی خۆتە دەیەگە بڵێ دقیقێکە دەست خۆش بە لێوەدانی دواییەی خۆم ئەگەر پێشی خۆش نەبێ
چەنێ تۆ دڵ مرتاحە بێ بەمە چەندی ئەقدامەکەی لەسەر ئەوە ئەینەنشت بە عکسیشەوە کاتێک کە تۆ ئافرەت خواردن لە ماڵ دروستەکە خێزان خواردنێکی جوان دروستەکە با تۆ جاریوا خواردنەکە سوێرە جاریوا خواردنەکە ترشای خواردنەکە بەنەوەیەکی ترە هیچێکە ڕخنەی لێ مەگرە لی بخۆ ئەوە نەی کە توانی کە لێش تاو تێرم خوارد دەست خۆش بێ زۆر خۆش و خواردنەکە دەست خۆشی لێ بکە ئەگەر لە ئاخیرا خۆتان بەیەکەوە بڵێ وڵی خواردنەکە کەمێک سوێر بوو یا کەمێک چاور بوو ئەگە توانیت بە بەم نەوعانە بێ ئەمە ئەم خۆشی ڕخنەکەی قوبڵە بەزەگە لەسەر سفرەکە بە ئوسلوبێ خوانەخواسە بە شێوازێک بێ لەوانە دڵیشی بشکێ و تۆش گوناحت پێ بگات دکتۆریا خوا دەستەکانت خۆش بێ و زۆر سپاس دەکەین کە ئەم شەو لە بەنامی پاشیف لەگەڵمانە بوویت کۆمەڵە ڕێنمایی باش کۆمەڵێ بشارەتی باش کە هەبوونە بەڵام ئێمە لێ غافڵین نەمانزانیوە ئەوە بە یادهێنانەوەت کردوێتەوە دووبارە بۆ هەموو کەسێک زۆر سپاس دکتۆر مامۆستای زانێکی هەیە گەرمەدا بوون دکتۆر قاسم تو گەلە بخێرەتی خودی ڕۆژی و نوێژێتەوە هەمی مسلمان حەبیت خۆش بێ زۆر سپاسان دەکەم محفوظ بن ئینشاءالله. بەڵێ گەڕاینەوە لاتان و دەمانەوێت کە لەگەڵمان ئەبن لە پارشیف ئەوە بتان بینە شار و شارەچکەکانی هەموو کوردستان بۆیە ئێمەش لە ڕێی پامنێرانمانەوە ڕێ ئاسانترین ڕێگەیەکە لە ماڵەکانی خۆتانە بتان بینەوێ و دوو هاوکاری ئازیزمان کە ئاری حوسێن و هەروەها زەردەش هەمێ کە زەردەش لە هەولێرە و ئاریش لە ئاکرەیە لەگەڵمانن و سەرەتاش من ئاری وەرەگرم ئەم کاتە و هەموو کاتێکت باش ڕەمەزانت لێ پیرۆز بێت و ئەم پاشی بە پڕ بێت لە خێر و بەرەکەت بۆ تۆ بۆ هەموو خەڵکی ئاکرێ جا ئێستا ئاری پەمان بڵێ لە ئاکرێ خەڵک چۆن پاشی بکاتەوە لەکوێی ئاکرێت و شتێک هەیە لە شەوانی پاشیڤ لە ئاکرێت تایبەتمەندی خۆی پاشیڤێ قەلی هەیە نینە بله اف دمیاجی باش بیتن رمضان و تماشاوان کورسان 24 جی پیروز بیتن یامی مسلمانان لاکره ام دناوا سامون خانه که داد گلوین نان پیجه که داد گلوین کو اف نان پیجه ایدی دناوا ماه رمضان دهن جور نانی درست کتن دویدا می شوه داخل که تیتن وی جور نانی بخواد بتن پاشی و خو پیت خوتن کود بیژن اف جور نانی گله که سوک جی بخارنی کو شین لسر بنونجی و خو پیت گرن کو چند جور کانتی دا چکرن اف جورن هنی نانی اتناوا فرنه که داد درست کردن کو آگری آگری پلایا آگری دارا سر ویا کی رواج کا زورم بینین سر هر نو ماه رمضان دا نانا که همچین بجین تایبت ایدیل آگری درست کردن لسر ویا کی کام بزن اف جورن هنیت نانی چه جوره کن ایدی خلق زیاتر چه جوره کی وانات خودم بوچی رغبت کفتی سر رواج کفتی سر الویراس خاصم وینان پیشی بخار بم که کسی رو نگش کرم خودم بیالیره از بحثا کی ما بک اف جور نانی کدو درست کی چه جور نانی نه چند سال انت درست کی لاکری بوچی خلق تیتم بخارنا پاشی وید بتن دست بکی بخیر آدم کنه تا 24 بو فرنیامه اف جور نانا تقریبا نواد 5-6 سالم بود جور نانا هم لیره چیت کن سامو خانه مثلا آگر دارب چیت کن خورنک و سفکه یا که نان پنیر و گوشتنیج و طماطم و قیمه یا مشکله اف جور نانا هم لیره چیت کن عالم زور دو خوزه و سرهای و باش الحمدلله. بوچین آگری داری چت کن بوچی آگری دی غازه و نفتی نابیتن. فرق آگری داری فرق گلی غازه و نفتی. اندی آگری نانکا جان چت بی سورد بیت و کی غازه غاز بین غازه لتدان نفتی بین نفتی لتد فرقه. آگری که راحت تنایا نانکا زور جان چت بیتله. خلکی چند رواج سر چند حزل سر وینانی های بشاف یعنی مدیتم ویگاویجی خلک ویگاویجی لبنده راستی کو وینانی بن بوچی باز بو پاشیوه قالك ما نانا كيسف كي يعني الشافو هاي 3 ساعات 4 ساعات 5 ساعات قطعة فروشين قالك تانو كتبيني سرايا علماء هيفيه بس برقانون طبعا بابتك تاخير بينا وأف جورنا نعم في سامخون درستين سپاس بوده که سیروان بله اکم ممجی بحث بکن هنده که جوان الویرا یعنی چند جوره که نانی هم بینن درست کن کنان طماطی گجنیج هرسان کو بجن مشکل و وجه هرسان پنیر افشن هنی اف خلکی کو تاتم برنجی مگوتی کو بوچین تین وینانید من گوتن کو هم بین مال داد خوین لجه و که کو بچن برنجی مثلا افتشت هنی بخون او بجن کو بس وکتره رنگ بشین زیاتر جی خوبه بگیرم بروش اف جور نانی الاخرت نه درست کردن کو اف چند ساله که درست کردن تایبت جی ادنا شاون مها پروژیبون دا بو هندی کو پاشی با خوبه بخون بله کارما آری حسین پای که راست خویش فرنکات تایبت کو نان خوب آگیره دارا درست کن یال مدابون زور سپاس بوا خود
حتا یعنی وان کارمنداجی وان کارکراجی خوش کته وین لوی فرنه نانه که خوشی دیاره ایشلا خدا بکت دمکی نزیک بین آکری نانه بگجنیش کنه روز بشه ما بحث نانه بگجنیش کرد نظام اشتا کسی پیوندی منه کردی نظام کسی فرنه کو گجنیش دانه بکرد گلک سپاس بوده امش آکری برف هولیری و چین افکار ما زردش همه پای که راست خود گل مدار زردش افدم باش پاشی فلوی جهین لی خیر و برکت و صحت بود زانی کاتل کیری بازار یه چوه ولاتی چوه قستاش در ود که چه تشتا گرام بیا آنجی نرخ وکی خونه چون زیاده تر قستا بازاری کنت رمضانه ده دنباش جوان دنباش سووا از نها یک لوان خواردنگه هن هولی را پایتختم بری که از بهم ویجیجی کل چندین شقام و کولانانگریام کل هولی را پایتخت دمجمر 12 حتی دمجمر 2 نیف هر روز و ساز دبینم که خلقی کی زور خلقی کی پر برای خود ده خوردنگه هن و دچنا پاشی و خود خون از نه یک لون خوردنگه هن هولی را پایتختم بزام گلو اگر افکار میش دیگه بردامه چه خوارن جبو کسی اندینا پاشی و دخون آماده کرنه و ده همان دم ده نرینا خلقی چیه لور اف یک جوان خوردنگه هن هولی را آری اف خواردن کو دیار ده بیان اف خورنا کو دیار ده خورنن کردواری نه خورنن روجاوایی نه خورنن لبنانی سوری نجی تایبت خوازن بحث تشتگی بکم جوان سووا لوی داره من تبینیه کر کو جبلی کردن هریما کردستانه عربین بارزگاین باشرو نواراستی عراقی هنه کردین روجاوا هنه کردین پارچه تین هنه عربین سوریه هنه عربین لبنانی هنه تین پاشی و خود دخون لناوان خوردنگان افجی نشان آوه کده ده کو لحولیره وکو مالک پیکواژیانه همین نتوک پاشی و پیک ودخوا از خوازم ولاتیه کی ور بگرم گلو دوامه ها رمضان دا پیام آن چیه دم باش بوا و پاشی و خوار یا نه خوارد مال سلامت بخیر بین پیش چی بخیراتنی قناتی کی تی وی دکین کی تی وی سار لبو تساو پیکوتنو اوی بخیر بین سر تساو دانشتنی مطعمی و خوازم بحث کیبکم ون هر شب برای خودنا مطعم خورنه دخون مانگو رمضان چاو در بست والله مانجي رمضان باشي واندينا مطعمي باشي وكيل مطعمي دكينو بيش بانجي دتسينو نيجا كي دكينو دنو باشا وكو نمونا امر واتش خوار والله خوارني وك يعني خفيف ماستو جيزو طحينو وتشتانو ما خوات امسال چه جوازیک یعنی امسال جوازی ام رمضان چه جوازیک لسالی را بردو زور جوازي بار عموما لماري هوي كورونا همو سدزم بينا وصار الحمد لله مطعم بويته وخلق كان دينا دريتك كورونا شوان سدزن نبي بيانيان بيته دري او دبي انسان خوي بباريزيتن كماما الى بركاتن بس وكو مطعم نا او صار زور باشتر لبار نرخ كون شونم بقيشت زور باش الحمد لله زور باش انا فرقيه ساعه كم سر ساعه بخير بين سر ساعه گلکس بس اوی یک جوان نمونه‌ام بو اگر افکار مدیمانم پیشام بده جوان سووا و کمانی زمان لحولی را پایتخت لخواردنگه و مطعمان جوازیه کو جدایه که و کمانی زمان کردین روجاوا کردین هریما کردستان کردین باکورین روجلات عربین سوریه عربین بغداد عربین لبنانی بیانی اوین مسلمان تایبت کو وی رنگی برای خودنا خوردنگه هان و پاشی و خود خون و کو من گوت جی کو لهولیر تایبت لناف خوردنگه هان تایبت مندی که کو و کو اوج نشانه وای که جالیه کی پیک واژیانا نتو و پیکاتان و به هفرا و کو یک دستی و کو مسلمانان پاشی و خود خون زەردەشت زۆر سپاس دەکەین هەروەک ژوان هەموو جار ئەڵێت خودداش تە ڕازی بیت دەستەکانت خۆش بێت کە لەگەڵمان بوویت ئەمشەوە زۆر سپاس دەکەین تەجوێکی مەسەلەی کرد هەمی گاوە نابێژە سوڤان نزە ئەو نونەل بەر کەمامێ بەرزە ئەزانی تەسەوەرەکەم تا ئێستا ناوەکەمی بە تەواتی نەزانی بێ وێڵە سۆڤا يلا برف بابتك دي بابتشين بابتك كرينا تشتا بازاري دابزاني كاتشي برف سيكي بس هندي بازار هي لا هندي شاركانا بس بسالك ايش تبقى مريض سيكافيقي توزاني تشي سيكافيقي هرتينا قيشتم سيكافيقي مالاتا بازاري ميو جماعة فيك يعني بازاري ميو نه يعني هيش خوب حاليكم بابتشين بس بازار بكين هندي بازار هي بازاري كي الشعبي لا شاركانا زور لبابته بازارنا يعني ومسلمانان لەکوێ دەژین و لەکوێ دەمێننەوە بۆیان گرنگ نییە و پابندی ئەرکە ئاینیەکانیان ئەبن ئەمەیان باسی سویدە باسی بازار نییە ئەو بابەتێکە من باسمان لێوە کرد و لە سوید مامۆستایانی ئاینی ئاماژە بە پێکەوە ژیانی نێتەوە جیاوازەکانەکەن لەژێر سەقفی مزگەوتەکان بە پێی یاسای سویدیش بۆ کارمەندانی موسڵمان
هیچ ئاسانکاریەک بۆ کەمکردنەوەی کاتی کار لە مانگی ڕەمەزان ناکرێت خدای معینەوە بێت خدای خێرەوە خوا یارمەتیان بدات و ئینشاڵڵا ئەجریان زیاتر بەرەف سویدە کابزانە اینجا و لێرێ چۆیە ئێرە مزگەوتی گەورەی ستۆکۆڵمە زۆربەی مسلمانانی وڵاتی سوید پەیڕەوی لەو زانیاریانە دەکەن کە لە ڕێگای سەرچاوەکانی ڕاگەیاندنی ئەم مزگەوتەوە بڵاو دەکرێنەوە بەڵام لە مانگی ڕەمەزانی ئەم ساڵدا و بەهۆی ڕێنمایەکانی خۆپارێزی لە پەتای کۆرۆنا کردنەوەی مزگەوتەکان سنووردار کراون. شێخ مەحموود دەڵێ ئەم مزگەوتە بۆتە بنکەیەک بۆ پێکەوە ژیانی هەموو مسلمانانی ئەو نەتەوانەی کە لە سوید پێکەوە دەژین. في البداية بشهر رمضان نهنئ المسلمين في السويد وفي كردستان وفي كل العالم بمناسبة شهر رمضان الكريم. هذا المسجد أنا أكلمكم من مسجد ستوكهولم الكبير، وأنا أعمل كمدير وكإمام في المسجد. يأتي كل الناس من كل الجنسيات، يأتوا أكراد ويأتوا عرب ويأتوا من الشرق ومن الغرب ومن غير العرب أعداد كبيرة. فهذا المسجد يجمع كل المسلمين من كل الطوائف. وقبل جائحة كورونا كان يأتي الناس باستمرار كل يوم 5 صلوات، وفي الجمعة يأتي حوالي 2000 شخص يصلون الجمعة باستمرار. ئەوەی بۆ وڵاتی سوید گرنگە مرۆڤەکان بەبێ جیاوازی پێکەوە چاو لێ دەکرێن و مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. ئەوەشی مرۆڤەکان لە یەکتر جیا دەکاتەوە مرۆڤ بوونیانە نەک ئاین و بیر و باوەڕیان. هەر بۆیە لە مانگی ڕەمەزاندا هەموو کەسێک دەبێت لە کات و ساتی خۆیدا لە شوێنی کار ئامادە بێت. طبعا لێرە وانی کە ئیشەکان زۆر زەحمە دەبینن لە کاتی شەکانیان بۆ کەم ناکرێتەوە و هەموو کەسی شەبی لە ریشکاوە ئیش نەکات ناتوانێت ژیان بێتە سەر. بەڵام ڕۆژوو لەبەرەوەی کە ئینسان بۆ خوایەکە بەپێی تەقوا و عیبادەت و ئیمانەکەی خۆیەتی تەحمولیەکە زۆر باشی وەگەر لێرە ڕۆژەکەی درێژ بێ بەڵام لە کوردستان ڕۆژەکەی گەرمە چەند سەعاتێکی فەرقیانی ناتوانم لە زۆر ساعتەکانی فەرقی هەیە. لێرە الحەمدلله زۆر هەست بە توینەتی ناکەی و ئینەما ڕاستە هەست بدوانی بە برسێتی بکەیت. بەڵام لەگەڵەوەشا خەڵکی زۆر بە ڕۆژووە بێ و چەندها ساڵە و یعنی لە ڕۆژانی درێژی هاوینیشان ماوی 8 و 7 نەخۆشیشن شەکرەشیان هەیە زەختیان هەیە نەخۆشی دلانە نەخۆشی دوولەگیانیەوە کانسەریان هەیە ینی سەڵاتانیان هەیە. بەڵام لەبەرەی ئینسان کە شتەکە بۆ خوای بۆ قەبر و قیامەتەکەیەتی بەڕاستی زۆر بە تەنگ ڕۆژەکەیەوە چێەوە. ئەم ساڵی لەگەڵ ساڵانی ترا ئەکو پاریش ئەینەشدەم نەخۆشی کۆرۆنای ڤایرۆسیان کە باس کرد و مزگەوتەکانیان داخستووە زۆر ناخۆشە بە مسلمانەکان کە ناتوان تراویحکەن نوێژی جمعەکانیان جەماعەتەکانیان بە ئاسانی بێنە مزگەوتەکانەوە. مسلمانان ئاماژە بەوە دەکەن کە بۆ پەیڕەویکردن لە ئاین شوێن گرنگ نییە. لەکوێ مرۆڤ بتوانێت و بۆی گونجاو بێت دەتوانێت ئەرکە ئاینیەکانی سەرشانی لە هەموو شوێن و لە هەموو کاتێکدا بەجێ بگەیەنێت. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید. ڕەنگە ژیان وێرە یا خوش بت شنت ئالیا وەلێ تایبەت بۆ کوردێت مەبێت دیری وڵات و دیری خێزان تایبەتیش هێوا ڕەمەزانێدا هەر تشتێکی نەخۆشێت و دیر ئەو پێک ڤەرژیۆن ئەلڤێری هەیە تایبەتیژە ڕەنگە ئەو دیربینەوە نەخۆش بۆ دەست ئەمە بۆ مەسەلا کارکردنی پرۆستیژێکی تە بەری نوکە گوتی ئەم ڤێریشی داوام کاتی داوامەکان وەکو خۆیەتی کورد نایەتەکەن بەس ژیان وێرە ڕەنگەش ڕەخیدی وەکو دیر ماڵ و دیر هەواڵ ئەویان نەخۆش بێت ئەم وێجارێش سویدی دیرکەوی بەرەف باکووری کوردستانê veçîn hevkarê me Sidiq erem payekê rastexûdê ji Diyarbekirê gelmeda be Sidiq qevdemê te baş Remezana pîroz dîsal we pîroz bêt li Kurdên me yên Bakurê Kurdistanê paşî wan sihet û xêr û bereket bizanin ka hat nûçûna pişeva ji bilî wan rojên ku qedexe heyl Tirkiye Bakurê Kurdistanê wekê dî bazariyê çawa ye keş û hewayê Remezanê gelek cara em yani heta we jî bû me nîşan daye keş û hewayekî gelekî xweş e ev sale ئەو کەش و هەوا دیسا چێبیە جداش پاریان ژ هێشتا مایە سڕ و سەقەمێک یعنی کەش و هەوای ڕەمەزانê بە دیارە بەگشتی بزانین چۆنە سەدەق
بله ایسال امکارم بیشن لگور سالم بره گرمایی کلا سالم بره ایسال تو نه جوان براستی لباکور به تایبت باجاره کی وقت دیار بکرید و سردمه دا گلک به سقا مو سرمایه در باستپو لی ایسال امکارم بیشن لباکور به گشتی لدیار بکریجی سرمایه که زیده تو نه او اجی به هستن براستی بلکی دوی رمضان دا هری زیده پیوستی ما به برکت و به دعای و به خیر و برکت ایش برکو جبر پاندمیه باکور همکارم بیشن روشکه گلک خطر هیا کو اجبر زیده بوینا حالت اجبر در بوینا و نخوشینا هانه همو ولاتی همش عالی آبوری و همش عالی تندرستی و دکیشه این مزن دا پرسکریک مزن دا در باست بند دکیلین گلک ناخوش در باست بند افجی هموش نه کریه بن باندورا خو دما کود صحبت روزانه و سر بازار و سوکانجی کو صحبت چه دبن د همیان دا مجار اف هر دو تشته یک مجن ماترسیال سر تندرستی یا دویمین جی ماترسیا دهاتیا ولاتیان کو تقریبا سالونی و هلبری نای کرن و راوستینا هلبری نشی تاثیر که مزر لسر جیان کریه وقت بینی اف شکام هانه اف کولان هانه اف جاده هانه د سالم بره دا پشتی فتار گشو شیم بول لی ای سال به تایبت پارجی دیسا پاندمی نونو دست پیکر بول لی ای سال امکارم بیشن لباکور دبن بدنگیه کی دا و دبن مترسیان دا مها رمضان در باست بش بو ویجی پیوستیا ولاتیان پیوستیا ما همیان بیشن بروجن باش بروجن خوش زیده تر بیا محتاجیه کیش بروی هندشی از کارم ببیشم که ترکیه و باکور به تایبت لباجار باکور خزانیه کی دست پیکریه و او بوی و گریدایجی نخواشی جی زیده دبه برگری هاتنه تند کرن جوان دناو هفته دا ساعت نوبران نه و 5 صبحی دا بیشن قداخه هبون بره و داویه هفته تقریبا 2 ماه وکیلی بون یعنی ولاتی کاربون در بکن اوجی انجام گلک خطرناک پیدا کرن و بلا کو رابیان ها هموش یعنی کریا بن باندورا خو همکارم بیشن هم فتارن ایسال هم جی پاشیوین ایسال زیارتان جهود به هفرا پاروکرنه دور بر و نخواشینه و بوان هستن شکستی ماه رمضان در باست به هیویا همو ولاتیا او کو دمک زوترین و سردمه لپشت خو بهلن و جاره کادن لسر سفرین پیک و هاتنا آماده کرن پیک و روزین خوش ببینم ببیجم و رمضان همو عالم مسلمانان پیروز بکم و گوت نبدم تجوان بله صدق اران لا دیار بکر و لگل ما بو ان شاء الله خوای گور رحمت و بزای خوی بسر همو مسلمانانی جهان و هر وها کردانی باکوریش ببارێنێت و جگە لەوە ئینشاڵڵا لە شەوانی دیکەی ڕەمەزانیش لەگەڵ تابینەوە کاتێک کە قەدەغی هاتوچۆ بەشکم تاو کاتە نەمێنێت و بزانین ڕەوش چۆنا خەڵک لا دیار بەکرد چۆن پاشی بکاتە زۆر سپاس دەکەین کەشەوە بزڕە بێت ڕەمەزانێ و پێی سفرە و چزانم تایبەتیش لە باکووری کوردستانی تورکی ئەو کەشەوە گەلێکی خۆشە لە مزگەفتەدا ئیفتار و فتار و خواڕم پێک بە تەنانە لە دەرەوە مزگەوتەکانیش بۆ کاتی ئیفتار خەڵک لە دەرەوە ئیفتارەکە لەو ئەم نەلوێرینە بەس خۆشە مرۆڤ دیمەنێت ساڵ بینە بجا ما بەحسێ ئەوی پێک بە ژیان و خواردنێ و ئەوان بەشاژی کرد یەک شوان بابەتێت گرنگ حتا هەیڤا ڕەمەزانێدا و گۆڕانکاریەکە زێدە بسەرداتێت نوستنە خەوە ئەم دێفشەوە بەحسێ خەوێکی سیستەمەکە بەگشتی 180 بنێکت بێت ئەگۆڕێت دەژین سەرک و بنێکین سەر و بن سەر و بن ئەگۆڕێت و لە لای زۆربەی زۆرمان کێشەکە ئەوەیە کە هەڵ ناستێتەوە بۆ پاشێ و لەبەرەوەی کە خەوەکەی قورسە حەز ناکات باشکردن یەکسەر بچینەوە بابەتیدا دکتۆر ئازاد حەسەن پسپۆرێ مێشک و دەمارە خودە حەسکت ئەفشەوە ئەتگەلمەدا دکتۆر تو گەلە بخێرەوە ڕەمەزانەوە پیرۆز زۆر سپاس بۆ دەرفەتە ڕەمەزان لە ئێوەش و لە هەموو ڕۆژەوانان و مسلمانان پیرۆز بێ هیوادارم ئەوانەی کە توانای بە ڕۆژوبوونیان هەیە و لە تواناندا سوودە و دەرفەتە وەربگرن لە ڕووی تەندروستیەوە ڕێگە پێدراون و ئەوانەی کە لە ڕووی تەندروستیەوە توانان نییە خۆیان تووشی حاڵەتی خوانەخواستان نەخوازرا و فشار نەخەنە سەر خۆیان و خوانخواستا تووشی حاڵەتی نەخوازرا و نەبن ئینشاڵڵا دکتۆر باسی خەوەکەین بێگومان یەکێکە لە سەرەکیترینی ئەو حاڵەتانی کە ئێمە بە پێوە ئەوەستێنێت وەکو خواردن وەکو هەناسەدان خەویش هەر بە هەمان شێوە زۆر شتێکی پێویست و زەڕورە
لە ڕەمەزانیشە وەک ئێستا هاوکارم ژوانتی سەر و بن ئەبێت ئێمە بۆ هەر کارێکی ترکێکین تەدری بکەین لە بەکەل ڕابین لەسەری ئەبێت چی بکەین ڕابین لەسەری پێشەوەی کە ڕەمەزان دەست پێ بکات چەند شەوێ درەنگتر بخەوین یا چۆن خەوەکەمان سیستەمی خەوەکمان ڕێگەڵین دکتور خود گەل خەوەیەوە گەل نووسێ ئێساڵە لێمانتان تێکداوە بەدە شتێکەوە خەونیتان تێکدا بێگومان هەروەکو جەنابتان باستان کرد خەو یەکێکە لە پێداوسێ سەرەکیەکانی مرۆڤ چۆن مرۆڤ پێویستی بە خواردن و بە هەناسە و بە خۆراکە بێگومانیش خەویشێکێکە لە پێداویستێ سەرەکیەکان بێگومان هەروەکو ئەو گۆڕانکارانی کە لە وەرزی ڕەمەزاندا ڕوودەدات لە کاتی بە ڕۆژبووندا ڕوودەدات وا باشترە مرۆڤ پێشوەختە خۆی ئامادە بکە بۆ ئەوەی لەو کاتەدا ئەو تێکچوونی سوڕی ژیان و ئەو گۆڕانکاریانێک کە لە کاتی ڕەمەزاندا ڕوودەدات وانە کات کار بکاتە سەر ژیانی ڕۆژانی و کار بکاتە سەرخەوەکەی بۆیە پێویستە پێشوەختە خۆی ئامادەکە وەکو چی بۆ نمونە ئەوانەی کە ڕاهاتوون لەسەر جگەرە کێشان کە مادەی نیکۆتینی تێدایە یان ئەوانەی کە چاو قاوەیەکی زۆر دەخۆنەوە لە پێش ڕەمەزان وا باشە ئەم قاو چایەکە یان ئەوانەی کە مادەی کافانی تێدا کەم بکەنەوە چونکە لە کاتی ڕەمەزاندا زۆر هیلاکیان دەکات و ئەوانەی کە جگەرە کێشن مادەی نیکۆتین ڕاهاتوون وا باشە ئەوەش کەمکەنەوە ئەگەر بتوانن تەرکیکەن زۆر باشە ئەگەریش نەتوانن وا بکەن بە ڕێژەیەکی زۆر کەم بکێشن بۆی لە کاتی ڕەمەزاندا ماندویان نەکاو هێلاکیان نەکات و شێوازی ستایلی ژیانم بێگومان بگۆڕن بۆ ئەوەی خەوێکی تەندروست سوود لە کاتە بگرن بۆ ئەوەی خەوی تەندروستیشمان هەبێ ئێمە بێگومان چەند ڕێگاکە گرنگتریشێت هەوڵدەن لە کاتێکی دیاریکراو بخەون و لە کاتێکی دیاریکراویش لە خەو هەستن چونکە لە مێشکی مرۆڤدا شوێنێکمانە پێ دەڵێن هایپۆتالەمەس کە بەرپرسە لە چەند فرمانێک یەک لەوانە دەدانی هۆرمۆنات و ڕێکخستنی خەوە کە پێ دەڵێن سەعاتی خەو کاتژمێری خەو ئەگەر مرۆڤ خۆی ڕاهێنا لەسەر کاتێک و هەموو کاتێک لێ کاتبوونمونە وا خۆڕابێنێن کاتژمێر نوۆی شەو بخەوێ و کاتژمێر پێنجی بەیانی بخەبەر بێ ئۆتۆماتیکی یان ڕادێ کاتژمێرێک لە مێشکیا لێ ئەدات کە کاتی خەوە پێ دەڵێ ئەو کاتی خەوە بڕۆ بخەوە ئەگەر خۆشی بهێڵێتەوە زۆر هیلاک دەبێت لەوانەیە نەتوانێت بەرگە بگرێت ینی زۆر جارێ دڵوەختە بە پێوە خەوم لێ بکەوت لەبەرەوە ڕاهاتوە جا هەوڵدا کاتژمێری خەوی خۆی ڕابهێنێت لە وەختێکی دیاری کراودا خۆی ڕابهێنێت لەسەر ئەو کاتە زۆر باشە دکتۆر با ئێستا باس لەوە بکەین کە ئەوانی کە سەرەتا لە سەرەتا ڕەمەزانە دەستەکەین بە ڕۆژوگرتن و پاشێ هەڵەسین سەر ئێشەیەک ئەمانگرێ بەیانیان ئاسایی ئەو سەر ئێشە هی ئەوەی ڕانە هاتوین یا پێویستەکە چارەسەریکین دوو جۆر ژانەسەر هەیە ژانەسەر هەیە جۆری یەکەمی و جۆری دومی ئەوانەی کە لە جۆری دومیدایە کە نیشانی نەخۆشی ترە بێگومان ئەوانی ئەو جۆرە ژانەسەریان هەبێ دەبێ چەند ڕۆژ چاوەڕێکین بزانین ئەمە کام جۆرەیەتی بێگومان چەند نیشانەیە بۆ ئەوانەی کە مەسەرەن جۆری یەکەمێ پێشتر نەخۆشەکە ژانەسەری هەبووە بۆ منە شەقەسەری هەبووە شەقیقەی هەبووە یان گرژەسەری هەبووە یان ژانەسەری هێشووی بووە ئەنی شتێکی تازە نییە پێشتر هەبووە و عادەتەن ئەوانەی کە بە ڕۆژوو دەبن لە کاتژمێرەکانی دوایی تووشی ژانەسەر دەبن بێن منە دوای نیوەڕۆ ئەنی لە کاتژمێر یەک و بەرەو سەر هەتاوەکو کاتی شکاندنی ڕۆژوو عادەتەن کەمتر لە کاتژمێرەکانی بەیانی تووشی ژانەسەر ئیلا تەنها لە حاڵەتێدا ئەگەر کەم خەو ببوون خەوەکەیان تێکچوو بێ یان ناڕەحەتیەکیان ئەوەیەکیان کردبێ ناگەر زیاتر لە کاتژمێرەکانی دوای تووشی کەم خەوی دەبن و هەندێک نیشانەمان هەیە کە ئەوە نیشانی ژانەسەری جۆری یەکەمێ بۆ نمونە ئەگەر ژانەسەرێک زۆر توند و زۆر لە ناکاو بێ ئەگەر ژانەسەرێک نیشانەی تری لەگەڵدا بێ بۆ نمونە لایەکی لێ ئیشنەکەیان تای هەبێ یان لەگەڵی لە هۆش خۆی بچێت یان ئەگەر نەخۆشەکە ژانەسەرێکی لە ناکاو دەست پێ بکات بۆ نمونە پێشتر قەت ژانەسەر دەڵێ زۆر توند و زۆر لە ناکاو بوو یان ژانەسەرێک لە تەمەنە گەورەکاندا یان لە منداڵاندا ئەگەر پێشووتر نەبێ ئەوانە هەندێک نیشانەنە کە زیاتر یارمەتیمان دەدا بۆ ئەوەی جیا بکەینەوە لە جۆری دومی لە جۆری یەکەمی کەوانە نیشانەی جۆری دومینە دکتۆر خەوژی وەکی خواردنە یعنی دیف تەمەنی تێتە گۆڕین بوون منە خواردنەوە بچێکێکی وەکی و جحێلێکی وەکی و سنێلێکی وەکی و زەڵەمەکی ژنێکە مازنینە چاوە ئەمزانین چ تەمەنێکی مەپێتیوی چەند سەعاتێت نوستنە هەیە چ هەیڤ ڕەمەزانی دەبێت چیش دەربێ هەیڤ بە شێوەیەکی گشتی بە پێی تەمەند دەگۆڕێ بۆ نمونە ئەوانەیە کە لە تازە لەدایک دەبن کەمتر لە ساڵێک نزیکەی 12 بۆ 16 کاتژمێر دەبێ بخەون
و ئەوانەی کە لە ساڵێک بۆ 2 ساڵ نزیکەی 11 بۆ 14 کاتژمێر دەخەون ئەوانەی کە 3 بۆ 5 ساڵ نزیکەی 10 بۆ 12 کاتژمێر دەخەون و ئەوانەی کە 6 بۆ 12 ساڵ 9 بۆ 11 کاتژمێر دەخەون و ئەوانەی کە کەمتر لە 18 ساڵن ئەوانش نزیکەی 9 بۆ 12 کاتژمێر دەخەون و ئەوانەی کە لە تەمەنی 18 ساڵ بەرەوسەر 7 کاتژمێر بۆ 9 کاتژمێر دەخەون تابستیان ئەناڵێنە ناخەون ئەمە ئەو تەمەنن هەر بخەوە ڕۆڵە و ناخەوێت بنڤماڵاتە چتکی مۆبایل بدەن هەر مۆبایل بەس بۆچی عکسە ینی هەندی مۆزنتر لێتێ سعاتێت نووسنی بێت کەمتر لێ بێن بەهۆی ئەوەی کە سووری خەو ئەوە کەمتر دەبێتەوە چونکە سووری خەو لە چەند بەشێک پێک هاتووە قۆناغی ڕیم و نەنڕیم واتە ڕپید ئاموونەن واتە جوڵی چاو قۆناغەکانی 1 و 2 3 یەکی لە قۆناغەکان کە قۆناغی خەوی سووک و قۆناغی خەوی قورسە بە تێپەڕبوونی تەمەن قۆناغی خەوی قورس کەم دەبێتەوە کە قۆناغی خەوی قورس کەم بێتەوە وا لێ دەکا کە تێکچوونی خەوەکە یاخود خەوی تەندروست کەم دەبێتەوە و گۆڕانکاری لە هۆرمۆناتیش بێنونان لە سەرەتای ژیاندا هۆرمۆنات زیاتر هەیە و بە تێپەڕبوونی تەمەن چالاکی هۆرمۆنات کەم دەبێتەوە وا لە دەکات کە خەوەکە ڕێژەی خەوەکە کەمتر تقریبان بوومە چەند سعات بوومە بەس نووسنێ دەڵێ 7 بۆ 9 بەڵام 6 بۆ 8 باشترین 6 بۆ 8 ئەگەر لە 6 کەمتر بێ بێگومان کە زیاتر بێت لە 8 کاتژمێر هەر باش نییە زیاد لە خەوتنیش هەر باش نییە هەر تووشی تەمبەڵی و هێلا من شەویستم ئەو پرسیارە بکەم چکە ها حاڵەتەکانی خەو ئێستا گەر زۆر بە قوڵی بچینە ناویرەوە چ هەنە وشە هەیە خەڵکێکی ئاسایی تێنەگات بۆ نمونە حاڵەتی دەلتا و ئالفا و بەختی خودیوانە بەحث ئەم حاڵەتانە تۆزێ قوڵە بەڵام هەر ئەوەنە بڵین تا چەنێ ڕاستە ئەڵێ ئەگەر تۆ ویست 8 کاتژمێر بخەوی بەڵام 7 کاتژمێر و 45 خولەک خەوتی هەستای دوای ئەوە تۆ خەوەکەت ناهاوسەنگی تیا دروست بووە سەر ئێشە ئەدگرێت تا چەنێ ئەمە ڕاستە ئەمە لە حاڵەتی ئالفا با بڵین ئەوە وەروکو گوتم کاتژمێری خەو کە مرۆڤ ڕاهات لە کاتژمێرەکەی خۆی بۆ نمونە کە ڕاهاتووی کاتژمێر 9 دەخەوی و کاتژمێر 5 بەخەبەری ئەگەر کەمتر چەند دقەیەکیان چەند نیو کاتژمێر لەوانێ زۆر کاریگەری نەبێت گرنگتریشت لە ئەوەدا ئایا قۆناغەکانی خەوت تێپەڕاندووە هەروکو گوتم قۆناغی ڕیم و نەنڕیم قۆناغی 1 و 2 3 و لەگەڵ قۆناغی ڕیم ئەگەر قۆناغەکان بۆ نمونە ئەتوو لە قۆناغی 1 بۆ قۆناغی 2 نەگەیشت بێ قۆناغی 3 نەگەیشت بێ خەوی قوڵ چونکە خەوی سووک قۆناغی 2 خەوی قوڵ قۆناغی 3 ئەگەر نەگەیشت بێ خەوی قوڵ لەو حاڵەتەدا کەسەکە هەست بە تێر خەوی ناکە و لە کاتی خەویشدا ئەو سوڕانە دووبارە دەبێتەوە بۆ نمونە ئەو سوڕانەکە قۆناغی 1 و 2 3 و هەتاوکو ڕەپید ئای موڤمنت ئەو 4 قۆناغە نزیکەی 90 دقە تاوکو 120 دقە دەخانێنی کاتژمێر و نیوەک بۆ 2 کاتژمێر دەخانێ چەند جارێک 5 جار لەوانەیە 3 تا 5 جار دووبارە بێتەوە لەوانەیە کەسێک یەک قۆناغ یەک جار بیبڕێ لەوانەیە 2 جار بیبڕێ و عادەتەن یەکەم سوڵەکە کە دەست پێ دەکات قۆناغی خەوی قوڵەکەی زۆرە بە تێپەڕبوونی سایکلەکان هەت چەند سایکلەکە دووبارە بێتەوە خەوە قوڵەکە کەم دەبێتەوە خەوەکانیکە کە خەوی قوڵ زۆر گرنگە هەز بە خاوناوبینێت دکتۆر با لێرە لە مانگی ڕەمەزانن و زۆر ئەچێ ناو فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەنانەت فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم یان لە ژیانی ڕۆژانەی پێغەمبەر صلی الله علیه و سلم قەیلولە هەبووە وەکو چۆن عملی ئێڤ لە سعاتدەوە دەست پێ ئەکات هەتاکو 12 بێ خواردن هەزم بکەین لەو کاتەشە ئێمە ئەتوانین قەیلولە بکەین یان چی پێڵەن بە سەرخەوشکاندن چ کاتێک گونجاوە چون ئێستا زانین عملی ئێڤ هەرسکردن ئەزانین لە کەیەوە بۆکێ سەرخۆشکاندن چ کاتێک بۆی گونجاوە هەیە 2 نیوەڕۆ هەیە سعات 9 بەیانی کامیان دروستە دیارە لە کەسێکە بۆ کەسێکەوە دەگۆڕێ بەڵام وا باشە لە کاتژمێری 1 تاوەکو کاتژمێری 4 تا پێش نوێژی سوودەکە ئەوەیە بەس مەرجی هەیە یەک لەوانێت کە زۆر نەبێ نەگاتە قۆناغی خەوی قوڵ بەڵکو تەنها لە خەوی سووکدا بێ لە چەند دقیقەیەک لە 10 دقە تا 20 دقە آخر کۆتایەکەی لە کاتژمێرێک تێنەپەڕێ بەس وا باشە لە 20 دقە تاوەکو 30 دقە بێ ینی نیو کاتژمێر بێ و لەو کاتەدا بێ بەڵام بەو مەرجەی دووبارە نەبێتەوە بۆ نمونە و لە دوای عسرەوە نەبێت چونکە لە دوای عسرەوە بێ خەوی شەوەکە تێک دەچێت وێ باشترین کات لە کاتژمێر 1 هەتاوەکو کاتژمێر 4 ئێوارەیە
یان لە دوای نیوەڕۆ دەست لە دوای نیوەڕۆ دا من هەر بە هەڵە بۆی ڕۆشتم لە دایمە لە دەوە دەستم پێ کردووە بەڵام لە کەسکە بوو کەسکە دەگۆڕێت و ناتوان بڵێ نی لە کەسکە بکە بەڵام بە شێوەیەکی گشتی وا باشە بەس دەکرێت لە بەیانەکەشدا بێ بەڵام ئەوەی کە ڕێگە پێ نەدراوە کە ناکرێ لە دوای نوێژی ئەنی لە دوای کاتژمێر 4 و لە شەوەکەشدایە و ئەگەر لە شەوەکەدا ئەو خەوشکاندنە ئەو سەرخەوشکاندنە کاریگەری دەبێت لەسەر خەوی شەوەکەی و چون بەڕاستی من ڕیستارت بوومەتەوە بەسەر لە کاتژمێر 11 بۆ 11 و 20 دقه هەستان تا ڕێک ئەڵەی کەسێکی تازە لەدایک بووە نە هیچ ئێش و ئازارێک و نەماندوو بوونێک بێگومان ئەوە ڕفرێشەکە کارێکی باشە ئەو سەرخەوشکاندن هەروکو گوتم بەڵام دووبارە نەکرێتەوە چەند ینی نەکەی بیکەی بەخو چەند جارێک یەک جار بێ و لە کاتێکی گونجاودا هەروکو گوتم لە شەودا نەبێ جا آخر دکتۆر خۆی وایە مێشک دۆپامین خەڵاتە ئەیدا بەد لەشتی مرۆڤ دۆپامین دەداتێ بیرتێنێتەوە ئەو شتە زۆر خۆش بوو دووبارەی کەرەوە دۆپامین ئەڕژێت هۆرمۆنی دۆپامین دێت ئەڵە بخەوەرەوە دکتۆر ئەی بم نەبوو تاپان پێشەوەی بێ و پێش باسی نووسن و خەو ئەوانە بکەین سوبحان لەوە تێ هاتی باسی خەومان کرد باوەشم دێ خەوم دێ مشکی حازم دەداتێ کاتی نووسنە یان ئەو شتەچی لا ئیرادیەک چکە باسمان کردووە باوەش چییە کاردانەوەی باوش کاردانم بۆ منەکە تو باوش کە تا لەوانەیە منیش باوشکم بێ یەکێک لە نیشانەکانی خەوتنە ئەنی وا نیشانەیەوەی کە تەرکیزت نییە کە توانا و چالاکی و جموجۆڵت نییە جا دەکرێت چەند هۆیەک بە یەک باسکردن بێگومان دەور دەبینێ لە ڕووی دەرونیەوە خۆت ئامادە دەکەیت کە باوشکت بێ ئێمە باسی خەومان کردو باشکردن و لانی خەو هاتنیش ینی کە تۆ مەسەرەن خەو تێک چووە یان تێر خەو نەبوو یان خەوەکەت لەوە کاتی گونجاودا نەبووە یەکێکە لە نیشانەکانی ئەوەی کە خەو تشتێکی دی تایبەتیژی هەتا ئەس بەحسێ دایکە خوشی بکەم vێرە سڵۆف من بۆ هەمی هانە الماڵ گەلە جارە مەسەن دایکۆم بێژت سوبحان الله خەوە منۆ تێت دێچمە سەر جێ خۆ خەوەمت تێک چت وی وەختی ئەم چ بکەین و ئەو خەوە هاتیە بەردەرگەی ئەم بگرین نەچت زیاتر کەسە بە تەمەنەکانیش ئەو حاڵەتی مثلا نساخی هەبێتۆنجی بەس ئەم چ بکەین چ ڕێکێک هەیە وەختی خەوە مرۆڤ هات مرۆڤ چوو سەر جێ خۆ خەوە مرۆڤی نەچت بێت مرۆڤ بگرێت و بنوێت گرنگتریشت هەروەکو گوتم کاتژمێرەکانی خەو ڕێکخەین هەوڵدەین لێ کاتژمێرانی لە کاتێکی دیاریکرا بخەونی لە کاتێکی دیاریکراویش هەڵسینەوە ئەوە گرنگە دووەم ژینگەی خەوەکە ژینگەیەکی تەندروست بێ لە ڕووی ڕووناکیەوە لە ڕووی هەوا و ئاو هەوا و هەواکی پاک و هاواکی تەندروست بێ لە ڕووی گەرمیەوە نە زۆر گەرم بێ و نە زۆر سارد بێ لەو ڕۆ دەبێ ژینگەیەک و بەکە ڕووناکیەکان هەروکو باسمان کرد و ئامێرە سەرچاوە ئەلکترۆنیەکان مۆبایل و تەلەڤیزۆن و ئەو شتانێک کە ئێستا لە بەردەستدانە ئەوانە دەبێ پێشوەختە ئەگەر بگەێت و هەروەها لایانی دەرونی ئەوەی کە باز دەکەی لایانی دەرونی دەبێت لایانی دەرونیەوە لە بارێکی ئاسایی دابی بۆ نونەکە تو کەوتشوێ سەررجێگای خەوتن نابێت زۆر چاوەڕێی خەوکەی ئەگەر 5 دقه تاوەکو 10 دقه خەوت لێ نەکەوت دەبێت شوێنی نووسن بەجێ بێڵی دەبێت شوێنی نووسن بەجێ بڵێ بچێت جێگایەکی تر خۆت سەرقاڵکەی هەتاوەکو وا هەز دەکەی کە خەوت لێ دەکەوێت یان زۆر جار هەیە لەو شوێنەکە خۆ سەرقاڵکردنە خەوت لێ بکەیت بەڵام بە شتێک خۆت سەرقاڵ نەکەی کە خەوت بزڕ بوون منە سەرچاو ئەلکترۆنیەکان بەکاربێنیان تەلەڤیزۆن بەکاربێنیان شتێک بخوێنەوە کە خەمی پێ بخۆی باری دەرونی تێبوودا نابێت بە شتێکەوە کە خۆت هەز بە ئارامی دەکەی بوون منە وەرزشێکە یان خوێندنەوەیەکی ئاساییە یان سەرقاڵکردن بە کاری ماڵەوەی بە شتێک بێت کە خۆتی پێوە سەرقاڵ قوتابی بیم سوبوون دە کتێبێ ڤەکم دوو ڕێزەداخینە میاسی ئەزی نووستی بوو هەمومان دەلە کتاب وەکو بەتابێتی ئەگەر لە کاتی ئیلتیزام لە ترزە جگەلەوە گوتم ئەوەی خەوەکە دووەمیان دایت واتە خۆراک یعنی پێشوەختە یەکەم نابێ هەندێک خۆراک بخۆین کە خەومان دەزڕێنێ بۆ نمونە وریاکەرەوەکان جگەرە کە مادەی نیکۆتینی تێدا وریاکەرەوە و هەروها چاو قاوە وا باشە لە کاتژمێرەکان لە شەو بەکار نهێنێت چونکە ئەوانە خەوتەکەوسە بە دکتۆر وەردی قڕژی ئۆخنۆتە پشەکەش بکەنم پاشی وێ چۆ مەمنوع ئەگەر ئۆسابێت وانە چا خواردنەوە ئەوانەی کە ڕاهاتوون لەسەر چاوقاوە وەکو گوتم چاوقاوە ئەوانە مادەی کافاینیان تێدا ئەوانە ئەدیکتن واتە ئاڵودەیە ینی کەسەکە لەسەری ڕادێ ئەگەر کەسێک پێشووتر لەسەری ڕاهاتوەرەکو باسم کرد ناتوانێت تەرکیب بکە و یەکێکە لەوانەیە کە شلەمەنیە بۆن بوون ئەوانەی کە بە ڕۆژوو دەبن تووشی دیهایدرێشن دەبن وشک بوونەوە دەبن بێگومان چا خواردنەوە کە ئەو وشک بوونەوە کەم دەکاتەوە
بەڵام ئەوەی کە لایەنە خراپەکەی ئەوەیە کە وریات دەکاتەوە خەوت لێ ناکەوێت خەوەکەت زیاتر لەوانەیە والی بکە کە خەوەکە تێبدە ینی بۆیە ئەوانەی کە ڕاهاتوون لەسەر چاوخاوە ئەگەر نەیخۆنەوە لەوانێت تووشی ژانە سەریان بکات و هەندێک کەسیشەیە ئەوانە لەوانەیە بە پێچاوانەوە چاوقایەوەکە بۆ تابەتی ئەوانەی کە شەقیقان هەیە تووشی ژانە سەریان دەکات. باشە دکتۆر لە شوێنێکی ترە زۆر بەمان هەین کە ڕاهاتووین بە خواردنەوەکان کە سروشتین بۆ یاڵێم زۆر بەمان چکە ئێستا باوە خەڵک ڕووە کاتە خواردنەوە سروشتیەکان بۆ مناڵێ نعنا دەمکردەی نعنا بخۆ یاخود دەمکردەی گوڵەکان بخۆ زهورات یان میوە بخۆ پێشخەو زۆر جاریش چۆنڵە ئامۆژگاریەوە کرێت کە مۆز بخورێت پێشخەو ئاخەو ئارامەکات ئەمانە تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە خەوێکی ئارامت هەبێ و ئامادە تەکات بۆ ئەوەی کە بچیتە ستێپێکە بۆ خەوتن ئامادەبی دیارە ئەو خواردنانە وا باشترە لە بری خۆراکی قورس بخۆی ئەنی بۆ منە خواردنێکی قورس لە ئێوارەدان لە کاتژمێر خەودا بەکارهێنانی ئەو میوە و ئەو میوە و بە شیریش وا لێ دەکا کە خەوت لێ بکە ئەوانە ئارام بەخشن و ئەوانە خواردنی باشن و تەندروستن بۆ خەوتن بەڵام مەرج نییە ئەتوو پێشەوەی کە بخەوی بۆ نونە کاتژمێر 12 شەوە تو ئەو شتانە بخۆی وا باشترە چەند کاتژمێرێک یاخود چەند کاتێک پێشەوەی خەوتنە ئەوانە کەمتر بخۆی بۆ نمونە کە دوای باربانکردن دەتوانانی ئەو شتانە بخۆی لە زیاتی خواردنی قورس میوە و سەوزە و ئەو شەربەت و ئەو شتانێکە لە خواردنی سروشتیەوە دروست دەکرێن بخۆی لە کاتژمێرەکان بە شێوەی دابەش کراو بەڵام مەرج نییە کە پێش ئەوەی کە بخەوی ئەتوو ئەو خواردانە بخۆی وا باشە بە شێوی دابەش کراو کەمێک پێش ئەوەی کە بخەوی ئەو شتانن لە ڕووی پزیشکیەوە هیچ میوەیەک هەیە هیچ خواردنەوەیەک هەیە کە ئێستا بۆ نمونەوتم مۆز دروستە ئەوە ئەڵێن مۆز مثلەن بۆ خواردنی مرۆڤ پێویستی بە هەموو خۆراکێکە یان شتێک نییە تایبەت بڵێ ئەمە بۆ شتە باشە بۆ نمونە تەماتە بۆ دڵ زۆر باشە شتێک نییە بڵێن ئەمە بۆ خەو دەکرێن بۆ نونە مۆز بڵێن مادەی پۆتاسیۆمی تێدا بەڵام مرۆڤ هاوسەنگە مرۆڤ پێویستی بە هەموو مادەیە کە پێویستی بە پۆتاسیۆمە پێویستی بە کالیسیۆمە پێویستی بە سۆدیۆم ئەنی هەموو مادەکان دەکرێت لە هەمویاندا بەشێک وەربگری بەڵام لە کەسێکەوە لە کەسەکە دەگۆڕێ لەوانەیە من پۆتاسیۆمم کەم بێ لەوانێت تۆ کالیسیۆمت کەم بێ لەوانەیەکی کە ڤیتامین دی کەم بێ ئەوانە بەپی پێداویستی خۆی بەڵام بە شێوەیەکی گشتی مرۆڤ پێویستە هاوسەنگ بێ هەموو لە هەموو خۆراکەکان بخوات و هەموو خۆراکێکیش بەکاربێنێ و زیاتر ئەو خۆراکانە بخوا کە سوود بەخشن و کاتەکانیش بێگومان دیاری کرا دکتۆر ئەس گەلێکێم خەوت بین یعنی خەونۆت بینم ئەس نوم الحەمدوللا ئەس نوم یان ڕەنگە 8 ساعتەوە کەمتر زیاتر بەس ئەس خەونۆ بینم ئەزێ تەندروستم ئۆن نە یعنی بۆ وەختی مرۆڤ نوت خەونۆ ببینێت ئۆن نەبینێت خۆی قۆناغەکانی خەو کە باسم کرد قۆناغی نەن ڕەپید ئای موڤمنت کە قۆناغی یەکەم و دووەم و سێم لەگەڵ ڕەپید ئای موڤمنت خەو دیتن لە ڕەپید ئای موڤمنتە لە قۆناغی دوای خەوی قوڵە بێگومان خەودیتن شتێکی باشە ینی ئەوە دلیلی لەسەرەوەی کە تو قۆناغەکانی خەوت بە باشی تێپەڕاندووە بۆ نمونە ئەگەر کەسێک لە قۆناغی یەکەم و قۆناغی دووەم دابێ ناگاتە قۆناغی خەو بینین کەواتە ئەو کەسە قۆناغی خەوی نەبینێ و سوودی لە خەوەکە نەبینێ بەڵام کە تۆ خەوت بینی ئەوە نیشانە ئەوەیە کە تو کەوتویە ناو خەوی قوڵ و دواتر گەشتەیە کە ڕەپید ئای موڤمنت کە خەو لە ڕەپید ئای موڤمنتە تووشی ئەوەی خەون دەبینەوەوانە دەی هەندێک کەسیش هەیە بۆی کە بنمونە لە پۆلی شەشەکە قۆناغێکی قورسە ناوێ بخەوێ ئەوێ بخوێنێت سعی هەیە فشارە هێنێتە سەر مێشکی خۆی وەک ئێستا باسییان کرد تایگەرە خوات یاخود قاوە ئەخوات ئەو مەشروباتانەی کە ئەو خواردنەوانی وزە بەخشن چەندێک ئەمە کاریگەریە خاتە سەر تەندروستی باش نییە ئەو شتە بێگومان کاریگەری خراپ هەیە بەکارهێنانی ئەو مادە وزە بەخشەکان هەروەکو باس کرد تایگەر و ئەو خواردنە وزە بەخشانە لەگەڵیش وریاکەرەوەن بێگومان کاریگەری خراپێ هەموو شتێک لە سنووری خۆیدا کارێکی باشە بەڵام بەکارهێنانی ئەو مادانە زیان بەخشن بە تایبەتی تاگەر و ئەو مادە وزەوچووکە مادەی شەکری تێدا ڕێژەی شەکریان تێدا شەکریش مادەیەکی زیان بەخشە بۆ نمونە ئەوانەی کە زۆر شەکر دەخانێت یەکێکە لە هۆکارەکانی توشبوون بە شێرپەنجە خانە شێرپەنجیەکان یەکێکن لەوانەیە کە زیاتر پشت بە شێرپەنجە دەبەستن خانە شێرپەنجەکان زیاتر پشت بە شەکر دەبەستن و هەروەها قەڵەوبی قەڵەو بوون
و هەروەها توشبوون بە نەخۆشی شەکرە و زۆر نەخۆشی دیکە بۆیە بەکارهێنانی ئەو مادانە زیان بەخشن و دەکرێت قوتابیەکە سوود لە شتیکە بگرێت ئەگەر کاتژمێرەکانی بە شێوازێکی تەندروست بەکاربهێن و کاتژمێری خوێندنەکەی بە شێوە دەکەن دەتوانێت هەم بخوێن و هەم سوودیش لە خەوت چونکە ئەگەر ئەو کەسێک کە نەخەوێ ئەو خوێندنە لەسەر حسابی خەوەکەی بێ هەم سوود لە خوێندەکەی نابینێ هەم لە ڕووی تەندروستیشەوە ئامادەگەی تێدا نابێت چونکە خوێندن لە کۆتاییدا پرۆسەیەکە پەیوەندی بە باری بیرکردنەوە و بە تەندروستی مرۆڤەکەوەی کە من تەندروستم ناجێگیر بێ ئەوەی کە دەشیزانم نایەتەوە بیرم ئەوەی کە فێریشی بووم نایەتەوە بیرم بۆیە هەمووی پێکەوە گرێدراوە دکتۆر مەسەنە گەلە جۆرە مرۆڤی هەست پێ کردێت چیە ماڵێکی ڕەنگە 4-5 ساعتە بنویت و دێڕۆبیەوەی گشت جهێکیدی مەسەن 8 ساعتۆش دو بنوی دێڕۆبیەوە توێ خەواڵەوەی بێتاقەتی مەبەرنی کە بەحس کرد کەش و هەوە دەورت بینێت بەس باشترین کەش و هەوە چییە مرۆڤ خەوەکە خۆش بکەیت یعنی ڕوونەهەیە غورفەیە ڕەنگێت غورفەی چاوە بن بوو خەوەکە خۆش هەرکو لە سەرتا باسم کرد یەکەم شت ئاو هەواکی هەوای ئۆکسسیژین بۆ نمونە لە دەرەوە یان لە شوێنە بەرزەکان ئۆکسسیژین زۆرە یان دار و درەختە ئۆکسسیژین لێ بێگومان ئەو خەوەکی سوود بەخشترە نەوەک لە شوێنێکی داخرا و غاز و لە شوێنێکی کە هەوای پاکی لێنێ هەتاوەکو هەوای پاکە بێ خەوەکە خەوێکی تەندروستتر و خەوێکی سوود بەخشترە ئەوە زۆر گرنگە گول و تش ژوور بە بنەوە نە لە ژوور دەکرێت گوڵ ئەوانە بڵان لەوانەیە کاریگەریکان کەم بەس دار و ئەوانەیە کە گەورەترن تاوەکو سەرچاوەکە گەورەتر بێ بێگومان ئۆکسسیژینەکەی زیاتر بێ چونکە هەروکو دەزانین دار پێچەوانی مرۆڤە ئێمە ئۆکسسیژین وەردەگرین و دوان ئۆکسیدی کاربۆن دەیدەینەوە دار دوان ئۆکسیدین کاربۆن وەردەگرێت و ئۆکسسیژین دەداتەوە ئۆکسسیژینە بۆ ئێمە سوود بەخشە بۆیە ئەو بوونی ئەو سەرچاوانە بێگومان سوود بەخشە و گەرمی پلەی گەرمی زۆر گەرم هەر خراپە و زۆر ساردیش خراپە و مام ناوەند بێ لە 18 پلەی سەدیدا بێ بێگومان ئەوەش دەور دەبینێ و سەرچاوە ڕووناکیەکان بێگومان باش نییە بۆ نمونە ڕووناکی بەهێز و گڵۆپ و ئەو هەر سەرچاوەیەک بێ و سەرچاوە ئەلکترۆنیەکانی هەروکو باسم کرد ئەوانش ژینگەیەکی ناتەندروستن چەند دەبێ وا باشە ئەو شوێنێکی تاریک بێ و سەرچاوی ڕووناکی نەبێ و دەنگە دەنگ و مۆبایل و ئەو شتانە لێ دوورکەوێتەوە هەواکێت خوبین مەوێ حەدەقی دەگەڵە بۆش هەواشی تەندروست بەس بۆ مەرجەی ساردی و گەرمیەکەی خۆت کۆنتڕۆڵ بکەیت دکتۆر یەک تۆز لە باسی خەو بە دەرچین بۆ پێیکە جەنابەت پسپۆڕی نەخۆشەکانی مێشک و دەماری مێشک تا چەندێک وەکو هەر بەشێکی دیکەی جەستە بۆ نمونە دەستە بڕێت دەست خۆی دووبارە تەرمیمەکاتەوە دایمە ترس لەوە هەیە کە یەکێک تووشی جەڵتا بێت ئەترسین ئەڵێن مێشک ناتوانێت خۆی تەرمیم بکاتەوەکو شوێنێکی تر تا چەند ئەمە ڕاستەوە ئەوانەی کە جەڵدا لیانەدا جەڵدەی مێشک لیانەدات مەترسێکە ئەوەندە زۆرەکە لە هەمان ساتە گیان لەدەست بدات خۆی مێشک لە دوو جۆر خانە پێکاتەوە خانەی نیۆرۆنەڵ سێڵ ئەوەتە کە خانەی دەمارینە و کە توانای دەمارەخانەکان کە فرمانێکیان هەیە توانای دروستکردن و گەیاندنی کارەبایان هەیە خۆی مێشک مێش بە شێوەی کارەبایی ئیش دەکات ئەوە دەمارەخانانە توانای دروستکردن و گەیاندنی کارەبانە لەگەڵیشیدا پاڵ پشتە خانەمان هەیە پاڵ پشتە خانانە چنە لە دەوری دەمارەخانەکاندانە کاریان پارێزگاریکردن لە دەمارەخانەکانە دیارە دەمارەخانەکان ژمارەیان کەمتر بە بەراورد لە پاڵپشتەخانەکان کاتێک کە شوێنێک دەمرێت جا بەهۆی جەڵتەوە بێ یان بەهۆی زەبری دەرێکەوە بە هەر هۆکارێک بێت ئەو دەمارەخانەنە دەمرن خانەی دەمارەخانەی تر دروست نابێتەوە جێگەی ناگرێتەوە لەبەرەوەی ژمارەی دەمارەخانەکان جێگیرە بۆ نمونە 100 میلیۆن هەیە 100 میلیارد یان دەخانەتێ ئەو خانەنە جێگیرن کاتێک کە دەمرێت خانەی دیکە ناتوانێت جێگە بکرێتەوە دیارە ئەوەش حکمەتی خۆی هەیە چونکە ئێمە کە بەردەوام لە فێربووندانە ئەو پرۆسەیە کە فێر دەبین کاتێک کە ئەو خانەی مرد ناکرێت و زانیاری نوێ دیسان وەربگری خۆت و ناکرێت بوون منەت و کەسێکە قۆناغی دکتۆرای تاوکرد ناتوانێت کە خانەکە مردیسان بچێتەوە لە سەرەتاییەوە هەمان زانیاری وەربگرێتەوە بچێتەوە سەر قۆناغی دکتۆرا بۆیە خان دەمارەخانەکان جێگیرن کاتێک کە جەڵتە لێ دەدایان ئەو شوێنێ دەمرێ بە پێی جۆری جەڵتەکەیە پێی جۆری جەڵتەکە بۆ نمونە هەندێک جەڵتەیە ئەگەر هەموو مێشک بێیان هێندێک شوێن هەیە قەدی مێشک بێ کە سنتەری هەناسەدان و دڵ و ئەوانەی تێدایە لەوانەیە دوورکە کەسەکە بمرێ
بەڵام هەندێک شوێن هەیە کە لەوانەیە مەترسیان کەمتر بێ بێگومان کاریگەری دەبێت لەسەر دوا ڕۆژی کەسەکە بەڵام لەوانەیە نەخۆشەکە بمرێ و ئایا پرسیاری ئەوەیە بۆچی مەسەلە کاتێک کەسێک جڵتەی لێ دەدا لایەکی لە شیش ناکە بەڵام دواتر جێگای دەگرێتەوە ئێمە باسما کرد کە خانە دەمرێ و جێ ناگرێت ئەی چۆن ئەو شتە پەیدا بوو دیارە لە مێشکی مرۆڤدا شتێکمان هەیە پێ دەڵێن سیناپس چیە وەکو سپێر وایە کە لە نێوان دوو دەمارەخانەیان دەمارەخانە لەگەڵ خانەیەکی تر بوون منواسول کە خانە سیناپسمان هەیە ئەو سیناپسانە ژمارەیان زۆرە بە میلیۆنان سیناپسمان هەیە و سپێرن بەکار نەهاتوون لەوانەیە مرۆڤ بەکاری نەهێنێت تەنها لە کاتی پێویستە بۆیە کاتێک کە جڵتە لێ دەدایان شوێنێک دەمریان کێشێک درێ سیناپسی وەکو سپێری یان ئەوەی بەکار نەهاتوو شێوازی خۆڕێک خستنەوە پێ دەڵێن پلاستی واتە خۆڕێک خستنەوە بۆیە ئەو کەسانە ئەگەر زوو چارەسەر وەربگرن و ئەگەر چارەسەری سروشتی و ئەو ڕێنمانە جێبەجێ بکەن نیۆڕۆپلاستی ئەو خۆڕێک خستنەوە وەکو چۆن لە یاریکردندا لە یاری تۆپی تێدا کە یاریزانێک جێگە دەکرێت کە جێ دەگرێتەوە ئەوانە دەتوانن جێ بگرن و هەمان فرمان جێبەجێ بکەن ئەوەیە کە بۆ نمونە کەسێک کە تووشی جڵتە بیان شوێنێک دەبێت ئەو فرمانە جێبەجێ ئەگەر نا ئەو دەمارەخانەیە کە مردووە ناتوانێت بەسێ نەخۆشیێکەوە بچێکێش جڵتی کەمتر کە خودی شڵەمە هەمیە بخۆریش هەر نەخۆشیێکەوە تایبەتیژی وی سەردەمیدا گەلک مشەوی جڵتەژی گەلکی مشەوی زهایمەر بەڵێ یەکێک لە ناسیارەکان گەنجیشە گوتیان وڵڵاهی تووشی زهایمەر دەبی گەڕا لەو هەموو وڵات و ئەوانەی کە زانستە پزیشکیەکان یانی پێشکەوتون گوتیان باشترین عیلاج ئەوەیە ئاوی زۆر بخۆی چ بکەین ئێمە بۆەوەی تووشی زهایمەر نەبین چ خوراکێکیش باشە مێشکەشی بەهێزمان هەبی بێگومان ئەلزهایمەر ئەو حاڵەتە دەکرێت حاڵەتێکی دەگمەن بێ کەمتر لە حاڵەتی گەنجان داڕوودە تەنها ئەوانەی کە لە خێزاندا هەیان بووبێ بۆ نمونە ئەوانەی لە باواندا هەمەجایەکێک لە باوانەکان بێگومان ئەگەر هەردووک باوان بێ ئەگەرەکە زیاتر دەبێت ئەگەر نا زیاتر لە تەمەنی گەوران داڕوودەدا و جۆری ئەلزهایمەریشمان هەیە ینی جۆری کەمان هەیە کە بیرچونەوە بە ئەلزهایمەر دەبوون و هەنتینگ دیزیان کۆمەڵێک نەخۆشی دیکە لەوانێ دەست نیشانکردنەکەی بۆ شێوازە کرابێ جا بۆ خۆ پاراستن ئەوە گرنگتریش وا باشە مێشکمان ڕاهێنانی پێ بکەین بۆ ئەوەی بۆ منە زیاتر بخوێنینەوە و زیاتر بەکاری بهێنین و بیرکاریانە زیاتر بەکاری بێنین خۆراکی تەندروست لە خۆراکی شەکر و ئەوانەی کە زیان بەخشن خۆراقی قورسەکان خۆم پارێزین زیاتر پشت بە خۆراکی تەندروست بن ڕووەکیەکان و سەرچاوە بێژین گیست باشن وەیە ڕۆست زۆر زۆر باشە سەرچاوە تەندروستەکەن لەگەڵ جگە لای گوێزیش زۆر جار باس لە بنێشتە تاڵە ئەکرێت کە بجوێرێت ئەوش بۆ زاکرە زۆر زۆر باشە ئەوە شتێکی لەوانەیە پشتیان پێ بەستین زیاتر ڕێژەیە زیاتر ڕێژەیە و ئەوەی کە گوتمان وەرزش بێگومان وەرزشش کارێکی زۆر زۆر باشە بۆ دوورکەوتنەوە لە نەخۆشانە و هەروەها ژینگە ئەو ژینگەی کە لێ دەژین ژینگەیەکی تەندروست بێ و لە ڕووی دەرونیشەوە ئەوانەی کە لە ڕووی دەرونیەوە تەندروست و باری دەرونیان تەندروستە ئەگەری توژبیان کەمترە بێگومان ئەوانەی کە لە ڕووی دەرونینەوە ناجێگیرن و لە حاڵەتی ناجێگیری دەرونیدانە ئەگەری توشببوونیان بە نەخۆشیە لە بیرچوونەوەکان زیاتر. بەڵێ دکتۆر زۆر سپاس دەکەین نازام تا چەندە ئەمە ڕاستە بەڵام زۆربەی مرۆڤەکان لە سەدا دەی مێشکیان بەکارەهێنن زۆر سپاس کە ئەمشۆ لەگەڵمان بووی هەوڵی ئەوەدا کە زیاتر لە سەدا دەکەشمان زیاتر بەکارهێنا زۆر سپاس دەکەین ببوورە بۆ بچارە لەوانەیە زۆر لە ڕووی زانستیەوە زۆر ڕێگە پێدانەوە کە لە سەدا بەشی هەبر زۆری مێشکمان بەکاری دەهێنین هەمووان بەکاری دێنین بەڵام هەروەکو پێم گوتن سیناپس ئەو خاڵانەی کە لە کاتی پێویستدا بەکاردێنین هەرچەندە ئێمە چەند زیاتر مێشکمان بەکاربین مێشکمان ڕوزەتر و پڕ سەرچاوەتر ئاسمانی تەندروستی هەر بۆش زۆر سپاس کاتێکی خۆش بە هیوای کاتی ئەمە فۆشیوار کرد بێت خەوە خۆڕێک بخندەوە ژیانەکە تەندروستە بێت ئەم بەرە بابەتێکی بە بچین زڵۆمەکی 53 ساڵی ئەف سەرێ 40 ساڵایە ماشڵە شامێ شربەتە تەمەرهندیت فرۆشە یعنی خۆشە تایبەت بۆ ڕۆژی گرەوە تەرشە ئەف ساڵە ڕێژەیەکە کێم خەلکی تایبەتیشی شربەتە تەمەرهندیە ژێت کردن ڕەوش لوێرێ شامێل سووری گشتیا خڕباش بەر بەهۆ بوونان نرخی کەلوپەلان ڕەوشە ئەوبوری ژیا خەلکی زەحمەت کردیە ڕەنگە شربەت کردین تسێکی گرنگ نەبێت بووانە پڕیا سترۆنێن خوب تایبەتیژی حەنەکە تایبەتیژیت کدا زیرەتر باڵا خەلکی بکشینت گازێت کرد وەرنە شربەتە تەمەرهندێدا زیرەتر بفرشت و پارێکی حەلال پیدا کرد بەرە شامی بە بچین کابزانین بازارێ شربەتە تەمەرهندێ چاوایە حەزم لێ کرد تشتیان چۆستەری
دناوا في قربالغية دا لبازاركي الشامي إسحاقي 53 صالي هولددا شرابة تمر هندي بفروشة خلكي روجانا إسحاق لجادين بازار شاما كيفن دقرة خلق الدردوراوي كوم دبن همش بو كرينا تمر هندي وهمش بو قرتنا وينيان أفسر تشل صالايا إسحاق في كاردكا دبيجا آرمان جاوية سركة ديتنا قرنجينيا لسر ليفن خلكي سنين وجاي رمضان اختلف من الناس انه بریسی سالان روش نه و سابود رمضان ده لینها روش هاتیه گوهرتن بلاوونا کرونا کریزه آبوری روشا خلکی نخوش کریه دما تو خلکی لبازار دبینی تو آن ماتمایی دبینی آرمان مجامن یا سرکه خیز کرن آگرنجینه لسرده و لیوینوان او تهیلن از کیف خوش ببمو از جوان کیف خوش دکم حتى كو إسحاق شرابج خلكي را دادقرا بستران نخوا وان مجول دكا بالا خلكي بيك جاري بخوا دكشينه بقوتنا إسحاق جاري رمضان ده هجمارة كمازن جي خلكي شرابة تمر هندي جي دكرين لينهاج برخرابونا روشا آبوري إدي رجايا كيم جي خلكي في شرابة دكرين العشي معها صارت مرة هندي غلي السكر غلي بهای تمر هندی و شکر بلند بوده نهایا هری گرینگ لجم خلکی خوارنوان یا سرکه لسر سفره اف یک باندور لمن جیده که براستی اف سری 40 سالایه از وی کاری دکم با و کالمن جیبری 5-6 سالان اف کار کرنه پشتی خودی ما پشتا خواه بدهاتن فروتنا تمر هندی گریده روشا آبوری لسوریه سال پای ساله خرابتر دبه حکومت سوریه و کریزه لسزاین اوروپای و امریکای ودگرینه للگور آبوری ناسان ململانیا 10 سالان و بلافبونا کرونا و کریزا آبوریا للبنانه سده من سرکین خرابونا روشا لسوریه نه بەڵێ بەم شێوەیە هاتینا کۆتایی شەوی پێنجەم لە پاشیوی کوردستان 24 ئینشاءالله سفرەیەکی پڕبەرەکەتتان هەبوو بێت لە پاشیو وە ئەو دەستانی کە بەرز کراوەتەوە بۆ دوعا بۆ لای خۆی گەورە پەروەردگار هیچی بەبێوی کە مەرازەکانتان حاصل کات و بەبێوی کە دوعاکانتان قبوڵ نەکات نەیگەڕێنێتەوە بۆتان نەوەت ماژی بکەنە ناف دوعادا خدای شڵەش ڕۆژی هەمیشە قبیل لە یادبان بکات ئێستا من و ژبانە چین پاشەوێک ئەخۆین و لە دوای ئەوەش خەوێکی ئارام بۆ ئێوە بەلکێ بچمە ئیسکۆن خۆشی بێ خۆشی وا خێر و بەرەکەت و سەحەت بێت و بخواترەوە خودت گەل ئینشاءالله خەوێکی ئارام بۆ هەمووتان خودش هەمیە ڕۆزی بێ خاتان